هاوڕێیانی خۆشەویست ئێوارەتان باش خۆشحاڵین لە خزمەتانین لە ساڵۆنی فکری ئازاد بوون بۆ باسێکی تری گرنگ لە خزمەت یەکێک لە ئاکادیمیەکان و خاوەن شیکارەکان لەسەر مەسەلەی دیموکراسی. ئێوە ئاگادارن ئێمە کە باسی دیموکراسیە کرێ ڕستەیەکی باو هەیە کە بەدوایە دێ کە دیموکراسی تەنیا معنای سندوقەکانی دەنگدان نییە، بۆ معنایی ئەگەر دەنگدانیشمان کرد و دەساودەسی دەسەڵاتیشمان کرد ئەمە دیموکراسی نییە بە تەنیا، بەڵکو پایەکانی دیموکراسی بریتیە لە سەروەری یاسا. ئایا تا چەند یاسا سەروەرە، تا چەند ئۆپۆزیسیۆنێکی کارا لە ناو سیستمی سیاسی وڵاتە هەیە بۆی بتوانێت نەقدی ئەو بارودۆخە بکە. ئێستا ئێمە نەک یاسا سەروەر نییە و نەک ئۆپۆزیسیۆنێکی کارامان نییە، بەڵکو فەزایەکی مۆنۆپۆل کرا و فەزایەکی قۆڕخکراومان هەیە لەلایەن سوڵتەی سیاسیەوە، لەلایەن دوو حزبی دەسەڵاتدارەوە لە هەرێمی کوردستان کە نەک فەزای سیاسی لە ململانەی سیاسیەوە گۆڕاوە بە قۆڕخکاری تەواوی هەموو جونگەکانی ژیان لە هەرێمی کوردستان، بەڵکو ئێمە چوینەتە سەر قۆڕخکاری فەزای میدیایی، قۆڕخکاری فەزای کارکردنی ڕێکخراوەکان. ئەمە لە دیدی ئێمەوە پرسیارێکی گەورە ئەخاتە سەر ئەوەی لە ناو تاریخی سیاسیا پێوترێ قۆناغی ڕاگوزەری دیموکراسی یا قۆناغی ڕاگوزەری هەر سیستمێکی سیاسی هەبێ. بۆیە ئێمە ئەمڕۆ لەگەڵ دکتۆراریان گفتوگۆی ئەوە ئەکەین و گوێ لە سەرنجەکانی دکتۆرەگرین ئایا ئاستەنگەکانی بەردەم گوزەری دیموکراسی لە عێراق و هەرێمی کوردستان چین. بەسپاسەوە دکتۆراریان بە کەلێرۆسەکەی لە زانستی سیاسیە، ماستەری لە هێزری سیاسی هەیە، دکتۆراکەشی هەر لە هێزری سیاسی هاوچەرخایە کە ساڵی 2021 آخر خوێندنیەتی. ئێستا بە ڕێزیان بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکانە لە سلێمانی. خۆشحاڵین وا بۆ دوو جار لە ساڵۆنی فکری لە ماوەی چەند ساڵێکە عزێتمانداوە لە ماوەی نیو سەعاتە ئەو باسی کە هەیەی سەرنج و تێبینەکانی خۆی پێشکەشەکە پاشان دەرگاکەینەوە بۆ بەڕێستان بۆی بەیەکەوە گفتوگۆ بکەین. دکتۆر جان بەخێر بێی، سوپاس بۆ لوتفتان، سوپاس بۆ کاتەکەتان. پێشەکی زۆر خۆشحاڵم کە لێرە بەیەکەوە دانیشتوین بۆ قسەکردن دەربارەی بابەتێک کە جێگەی گرنگی پێدانی هەمومانە. بێگومان قسەکردن دەربارەی دیموکراسی، نیزامی فەرمانڕەوایی، شێوازەکانی گوزەر بەرەو دیموکراسیەت، ئەمانە بابەتگەلێکن کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگەی خۆمانەوە هەیە. بۆیە تاوەکو بتوانرێ زیاتر ئیتیمامی پێبیرێ، گرنگی پێبیرێ، کۆڕ و سیمینار و مشتومڕی زیاتری لەبارەوە بکرێ، من پێم وایە گرنگترە. بە تایبەتی ئێمە کەوتونێتە جێگەیەکەوە لە جیهانە توانین بڵین تا ڕادەیەک بە هێزری دیموکراسی نامۆین و بەو شێوە ڕادیکاڵی ناکاک بابان باسی کرد. بەڵامی تر ئێمەش مافی خۆمانەکە گلەییمان هەبێ، ڕەخنەمان هەبێت و ئامانجیش لە ڕەخنە و گلەیەکان لە پێناوی گەشتن بە دیموکراسیەت بێ، نەک ئامانجەکە تەنها دژایەتی کردن یاخود جۆرێک لە ڕەخنەی بێ بنەما بێ. بێگومان من ئەو پرسیاری کە بەلامەوە گرنگە ئەوەیە لە سەرەتا ئێمە بۆ دیموکراسی، بۆ ئێمە بێ گوزەر بەرەو دیموکراسی بکەین. یعنی ئایا بۆ ئێمە چەمکی گوزەر بەرەو دیموکراسی ببێتە بابەتی لێکۆڵینەوە مشتومڕی ئێمە؟ ئایا مەفروزە هەموو کۆمەڵگەکانی دنیا بەرەو دیموکراسیەت بڕۆن؟ من پێم وایە پرسیارە گرنگە لە سەرەتاوە و دوایەوە ئێمە لە دیموکراسیەت تێ بگەینە ئەوجا لە گوزەر بەرەو دیموکراسی و ئاسنگەکانی گوزەر بەرەو دیموکراسی. منوەکو خۆم پێم وایە کە وەڵامی و پرسیارە ئەوەیە کە من پێم وایە بەڵێ گرنگە کە ئێمە بەرەو دیموکراسیەت بڕۆین. لە دوای ئەو هەموو مۆدێلە فەرمانڕەوایی کە توانم بڵێم لە یۆنانی کۆنەوە تا ئەمڕۆ مناقەشەی لەبارەوە کراوە یاخود تەڕەح کراوە، دیموکراسیەت جۆرێک لە فەزا خۆڵقێنێ، جۆرێک لە کۆمەڵگە پێکەیەنێ کە تایە مرۆڤ توانم بڵێم لانی کەمی مافەکانی بەدیێنێ لە ئازادی، یەکسانی، دادپەروەری، مافی مرۆڤ. لەبەرەوە گرنگە بەرەو دیموکراسیەت. تاوان پێشەکی گرنگە کە ئێمە لە دیموکراسیەت تێ بگەین و بێگومان کە توێژینەوە زۆر دەربارەی دیموکراسیەت کراوە بە ڕادەیە کە بۆتە دۆخێکی باوە توانین بڵێن ئەگەر لە مناڵێک لە کەسێکی ئاسایش بپرسی تێڕوانینی خۆی بۆ دیموکراسیەت هەیە. بەڵام ئەمە مەرج نییە کە هەموو تێڕوانینەکان ڕاست بێت و دیموکراسی هەمومان توانی بێتمان لێی تێ بگەین و دیموکراسیمانۆکو خۆی ناسی بێ.
بێگومان دیموکراسی وەکو زاراوە وشەیەکی یۆنانی کۆنە کە لەو قۆناغی کە تایە ئەفلاتون لە کتێبی کۆمار یا لەو سەردەمەی لە سۆقراتەوە کە باس لە شێوازی فەرمانڕەوایی یەکرێت کە من بەلامەوە گرنگە ئەمە باس بکەم لە پێش سۆقرات کۆمەڵێک بیرمەند لە یۆنانی کۆن بە دوای بوونە گەڕێن هۆکاری بوونی مرۆڤ لەکوێوە هاتووە ئەم گیانە چۆن خەڵق بووە و لەکوێوە هاتووە بنەماکانی بوونی جیهان چین تا گاتە سۆقرات لە سۆقراتەوە ئەتوانم بڵێم پرسیارێکی بنەڕەتیە و ڕوژێنێک کە ئەویشەوەیە ئەڵێت گرنگ هەرچۆنێکە بێت گردون دروست بۆ مرۆڤی تایە ئێمە بێ پرسیارەکەمانەوە بێ مرۆڤ چۆن مامەڵەی لەگەڵاکری یا چۆنە ژی لێرەوە پرسی نیزامی فەرمانڕەوایی ئێتەکایەوە کە توانم بڵێم لە کتێبەکانی ئەفلاتون کە دواتر زۆربەی بۆچوونەکانی سۆقرات لەلایەن ئەفلاتونەوە توانم بڵێم نووسراونەتەوە یاخود ڕێی ئەفلاتونە و بەناوی سۆقراتەوە باسی کردووە بازە نیزامی فەرمانڕەوایی کادواتە لەو قۆناغی کەوان پیان وایە بیرمەندانی یۆنان کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بە تەنیا ناتوانێت ژیان بکات سروشتەکەی وای لێ یەکات کە پێویستی بە ژیانکردن لەگەڵاوانی ترابێ لە چوارچێوەی کۆمەڵگەیەکە ئەم کۆمەڵگەیەش پێویستی بە ڕێخستن هەیە لێرەوە پرسی فەرمانڕەوایی ئێتەکایەوە بێگومان ئەفلاتون باسی لە سێ جۆر فەرمانڕەوایی کردووە کە بە ئەم فەرمانڕەوایانە بە بڕوای ئەو تەقلیدکردنەوە یاخود لە ئاساییکردنەوەی سیستەمێکی ئایدیاڵین کە لە واقعە بوونی نییە لەناو ئایدیاڵا بوونی هەیە سیستەمی مرۆڤایەتی لە ئاساییکردنەوەی ئایدیاڵە لێرەوە باشترین شێوازەکانی فەرمانڕەوایی لای ئەفلاتون بەم جۆرەیە یەکەم سیستەمی فەرمانڕەوایی باش مۆنارکیە واتە پاشایەتی فەیلسوف و دووەم ئەرستۆکراتی نوخبەیەکی فەرمانڕەوای باش و سێیەم دێمۆکراسی یان دێمۆسکراتۆس بە زمانی گریکی کۆن واتە حکمی خەڵک حکمڕانی خەڵک بێگومان هەر جۆرە هەر سێ جۆری فەرمانڕەوایەکە لە یۆنان توانم بڵێم جۆری بە تایبەتی دموکراسی لە سەردەمی ئەفلاتونە پیادە کراوە و ئەفلاتون بە لە ناو سێ نیزامەکە بە خراپترین باشترین نیزامەکانی زانیوەتە لە ناو سێ نیزامە باشەکە ئەم خراپترینیانە چونکە بە بڕای ئەفلاتون خەڵک خۆی بۆ خۆی خاوەنی واعی نییە کاتێکیش ئەم خەڵکە خۆی بەشداری لە حکومڕانی خۆیەکات نیزامێکی باش ناخۆڵقێنێ بێگومان لە یۆنانی کۆن بە گوێرەیەوەی کە لە مێژوو بۆ ئێمە ماوەتەوە نیزامی 500 هەبووە واتە جۆرێک لە حکومڕانی گشتی هەبووە حکومڕانی خەڵک هەبووە بەمانە تەواوەکەی دیموکراسی کە دواتر لە سەردەمی مۆدێرنە کاتێک دیموکراسی گۆڕانی بەسەردادێت لەلایەن توێژەرانەوە بازە دیموکراسی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ نیمچە ڕاستەخۆکرێ ئەوەی لە یۆنانی کۆن ئەتوانم بڵێم دواتر کاریگەری ئەمەم فکرەیەتە ناو فکری ڕۆمانیەوە لە ناو حکومڕانی ڕۆمانی جۆرێک لە پابندبوون لای پاشە و دەسەڵاتدارەکان دواتر حکمی کەنیسەی یۆنانی بە تایبەتی لە سەدەی سێەمەوە لە دوای وەرگرتنی ئاینی مەسیحی لەلایەن کۆستەنتینەوە جۆرێک لە حکومڕانی ڕەها لە ئەوروپا پیا بێت تا سەردەمی مۆدێرن دواتر لە قۆناغی مۆدێرنە یاخود ڕۆشنگەری بازە جۆرێکی تر لە دیموکراسیەتە کرێت کە ئەمە و دیموکراسیە کە ئێمەمانەوە و توێژی لەسەر بکەین بێگومان من وەکو خۆم پێم وایە کە زۆرینەی و گۆڕانانی کە لە ناو مجتەمەعا ڕووەیەن تەنها کاریگەری خودی نییە واتە تەنها لە هۆشی مرۆڤ نییە بەڵکو هۆکارە بابەتیەکان خود و بابەت و لە نێوان خود و بابەت بە بڕوای من بابەت زیاتر کاریگەری لەسەر هۆش هەیە کەما توانم بڵێم تا ڕادەیەک تەناقوزێکی فکریە لە نێوان مارکس و هێگڵ لە ڕوانگەی هێگڵەوە هۆش کاریگەری لەسەر واقع هەیە بەڵام مارکس پێی وایە کە واقع کاریگەری لەسەر هۆش هەیە ئەمە واقعە کە سەرەتا گۆڕانکاری لە هۆشە بەرەمەێنێ و من پێم وایە تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی لە ڕوانگەی پۆزتیڤیزمەوە بە هەمان شێوە واقع کاریگەریەکی زۆری لەسەر هزری مرۆڤ هەیە کاتێک ئێمە دیموکراسیەتی ڕۆژهەڵاتی یاخود پارچەکانی کە بە دیموکراسیەتی ڕۆژاوە بەراورد دەکەین و مێژووی تەتەوری فکری سیاسی لە خۆراوای خوێنینەوە ئەگەینەوە دەرەنجامەی کە واقعی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگە خۆراوایەکان واقع بابەتیەکە دۆخە ئۆبجەکتیڤەکە کاریگەری لەسەر گەشەکردنی هۆشی ئینسان و دواتر گۆڕانکاریەکان هەبووە بێگومان لەگەڵ گۆڕانی واقع شان بەشانی ئەمە لە لای بیرمەندانی ڕۆشنگەری کە من خۆم پێم وایە فکری ڕۆشنگەری کاریگەریەکی گەورەی لەسەر گۆڕانکاری لە وڵاتانی ڕۆژاوە و دواتر بە دیهێنانی ئەو دیموکراسیەتە هەبووە کە ئێستا هەیە لەو قۆناغی سەدەناوە ڕاستەکان کە ئاماژەم پێەیە کە تایە
حکومڕانی ڕەهای کەنیسا حکومڕانی ڕەهای پاشاکانی ئیمپراتۆرەتەکان بارودۆخێکی بۆ کۆمەڵگەی ئەوروپایی ڕەخساندە بوو کە مەجای ئازادی ئینسانی بەڕادەیەکی زۆر بەرتەس کردبەوە و یەکسانی لە نێوان مرۆڤەکان ئەتوانین بڵین تا ڕادەی سفر هیچ نەبوو بەڵکو لەوێ کۆمەڵگە لەسەر بنەمای چینایەتی دامەزرا بوو کە دەسەڵاتدارەکان لە لووتکەی دەسەڵاتا بوون لە لووتکەی کۆمەڵگە و دواتر چینی ئاسایی خەڵک و دواتریش چینی کۆیلەکان هەبوون. بێگومان لە بەریتانیا لەو قۆناغی کە کۆمەڵێک لە بیرمەندەکان ئەتوانم بڵێم لە ڕۆجەر بیکۆنەوە دواتر فرانسیس بیکۆن و تاگاتە بارکلی و جۆن لۆک و ئەوانە بە باسکردن لە پرسی حقیقت ڕاستی ئەو ڕاستی کە لای مرۆڤ هەیە و پێویستە پێوەی پابند بێ لە کوێوەیەت لە قۆناغی سەدەناوە ڕاستەکانە هەموو شتەکانە گەڕانەوە بۆ کەنیسە و بۆ کتێبە پیرۆزەکان یاخود بۆ ئەو خوێندنەوەی ئاینەی کە لە ناو کەنیسە لەلایەن قەشەکان و پیاوە ئاینەکانەوە بڕیاری لەسەرەیرە. بەڵام لە ڕوانگەی ئەمانەوە کەم پێم وایە ئەمە لێدانێکە لە حکومڕانی مطلقی کەنیسە و پیاوانی کەنیسە حکومڕانی مطلق حقیقەتە و شتەیە کە ئێمە لە ڕێگەی ئەزمونەوە دەرکی پێیەکەن لای قوتابخانەی ئەزمونگەرایی لە بەریتانیا ئێمە لە ڕێگەی ئەزمونەوە لە ڕێگەی هەستەکانەوە ئەتوانین حقیقەت بدۆزینەوە شان بەشان لەگەڵەوانە لە لای بیرمەندە فەڕەنسیەکان لە ڕێنێ دێکارت دواتر لە سپێنۆزا تاگاتە لای بێنس هەرێکێک لەمانە کە لە ناو مێژووی فەلسەفە و لە ناو ئەو پۆلێنەی کە بۆ فەلسەفەی غەربی کراوە بە عەقلانیەکان یا فەلسەفەی ڕەشنالیزم پۆلێ نەکرێ ئەمانە پیان وایە کە حقیقەت دیسانەوە شتێک نییە لە ناو کەنیسە و لە ناو میتافیزیکا بێ بەڵکو لە عەقلی ئینسانایە. ئەمە خۆی بۆ خۆی دەرفەتێکی کردەوە بۆ گەڕانەوە بۆ لای مرۆڤ بۆ بینینی حقیقەت. لێرەوە توانم بڵێم لە فکری غەربی بە تایبەتی لە لای بەریتانیەکان لای جۆن لۆک حقیقەتە و شتەیە کە مرۆڤ لە ڕێگەی عەقڵەوە لە ڕێگەی ئەزمونەوە توانێت بیدۆزێتەوە و بۆ ئەوەی کە مرۆڤیش بتوانێت حقیقەت بدۆزێتەوە بێ ئازاد بێ. لێرەوە فکری ئازادی لە دنیا ئەوروپایە تکایەوە فکری دواتر بیربەندە لیبراڵیەکان کاریگەری گەوریان هەبووە لەسەر سەرهەڵدانی شۆڕشەکان لە پێناوی ئازادی ئینسانە کە بە بڕوای من ئەمە دەرگای دیموکراسی دەکاتەوە لە وڵاتانی ڕۆژاوە. بێگومان ئەوەی کە گرنگە لە دیموکراسیە تا تەنها حکومڕانی خەڵک نییە بۆ کووتم بنەمای دیموکراسیەت بە گوێرەی تێگەشتنە یۆنانیەکەی واتە حکومڕانی خەڵک بەڵام دواتر کۆمەڵێ پرانسیب کە من پێم وایە لەگەڵ فەزای لیبرالیزم و ئازادی ئینسانە نەکایەوە لەوانە ئازادی یەکسانی دادپەروەری مافی مرۆڤ یا حورمەت و کەرامەتی مرۆڤ ئەمانە کاریگەریان لەسەر سەرهەڵدانی دیموکراسیەت هەبووە لە کۆمەڵگەی ئەوروپایی. واتە وەکوی کە بیرمەندە غەربیەکان جەختی لەکەنەوە توانم بڵێم ئازادی پێش دیموکراسی دەکەوێت لە کۆمەڵگەی ئەوروپا و کۆمەڵگەی ڕۆژاوە بە تایبەتی ئەوروپای ڕۆژاوە. بێگومان دواتر کاتێک کۆمەڵگەی غەربی کۆمەڵگەکانی جیهان دیموکراسیە دەناسن دیموکراسیە دەبێتە بارودۆخێک کە لەلایەن بیرمەندانەوە ئاناسرێت کە سەرجەم کۆمەڵگەکانی دنیا محکومن بە دیموکراسی و هەموو کۆمەڵگەکانی دنیا بە ڕێگەیەک لە ڕێگەکان پێویستە بەرەو دیموکراسیەت هەنگاوە بنێن چونکە دیموکراسیە دە و دۆخەیە کە تایە لەگەڵ سروشتی مرۆڤ گونجاوە تایە ئازادی ئینسان لە بەرچاوەگرێت یەکسانی ئینسان دادپەروەری و ڕێز و کەرامەتی ئینسانی. لێرەشەوە جۆرێک لە حکومڕانی لە وڵاتانی ئەوروپایە تکایەوە کە دەرفەتە ڕەخسێنێ بۆ ئەم بەهایانەی کە توانم بڵێم مۆدێرنە یاخود ڕۆشنگەری لەگەڵ خۆیان هێنێ. دواتر لێرەوە لە توانم بڵێم لە دوای جەنگی جیهانی دووەمەوەیە لە کۆتاییەکانی سەدەی 20ەوە جۆرێک لە پرس لە ناو کۆمەڵناسی سیاسی لە لای بیرمەندان بە ناوی گوزەر بەرەو دیموکراسیە تکایەوە. واتە ئەمەش لەسەر و بنەمایەوە بۆ چوونەیە کە کۆمەڵگەکانی جیهان محکومن بە ڕۆشتن بەرەو دیموکراسیت بۆی بگەنە کەماڵی خۆیان کە ئازادی ئینسان و دادپەروەریە. واتە یەکانگیریەک لە نێوان ئازادی تاکە کەسیەکانی مرۆڤ و لەگەڵ کۆمەڵگەی ڕێکخرا. واتە ئێمە بوونەوەرێکین هەم وەکو تاک خاوەنی جۆرێک لە ڕوانگە و دنیابینی خۆمانین جۆرێ مەیلی تاکانین بە هەمان شێوە محکومین بەوەی کە لەگەڵ کۆمەلگا بژین. واتە ئێمە کەس زۆری لێ نەکردوین کە لەگەڵ کۆمەلگا ژیان بکەین بەڵکو خۆمان بە ناچاری دیوە کۆمەڵایەتەکەمان ناچاری ژیانمان لەگەڵ کۆمەلگا کات. لێرەوە جۆرێک لە حکومڕانی گرنگە کە چۆن بتوانێت یەکانگیری هەم لە نێوان ئازادی تاکە کەسی و هەم ژیانی کۆمەلگا. واتە ژیانی کۆمەلگا
ئازادی تاکیەکانمان داگیر نەکات و بە هەمان شێوە ئازادی تاکە کەسی دۆخێک نەبێت کە فەوزا لە ناو کۆمەلگا بخۆڵکێنێ کە بە بڕوای من لیبرال دیموکراسی و سۆشیال دیموکراسی بە تایبەتی من لایەنگری ڕوانگە لیبراڵەکەیم لیبرال دیموکراسی کۆمەلگەیەکی دروست کردووە کە سەرباری هەموو ڕخنانی کە لێ گیرێت ئەتوانین بڵێن کۆمەلگەیەکە کە شایەنیەوەیە کە مرۆڤ تایە بژی. لێرەوە پرسی گوزەر بە تایبەتی لە دوای کەوتنی دیواری بەرلین بێگومان هەمومان ئەزانین ئەو هاوڕیانی کە لێرە کۆبوونەتەوە بەپی معریفەی خۆمان ئەزانین کە سەدەی 20م سەدەی ململانی نێوان ئایدۆلۆژیا جیاوازەکانە بە تایبەتی ئایدۆلۆژیای لیبرالیزم کۆمۆنیزم لەگەڵ ناسیۆنالیزم لە بەرگە تونڕەوەکەیە یا ڕیسیزم و مێژوو سەلماندی کە لە دوای حربی عالەمی دووەم هەر لە قۆناغی جەنگی جیهانی دووەم ڕیسیزم کۆتایی هات نەیتوانی تەشەنە بکات چونکە لەگەڵ سروشتی مرۆڤ نەگونجا و کۆمۆنیزم تا نەوەتەکان تا کۆتایی هەشتاکان و سەرەتای نەوەتەکان بەردەوام بوو لەگەڵ کەوتنی یەکێتی سۆڤێتە وردە فکری کۆمۆنیزم و توانێت بڵێم سۆسیالیزم بە ڕادەیەکی زۆر هەرسی هێنا ئەمەیە ڕوانگەی بیرمەندە لیبراڵەکانی بە تایبەتی ئەمریکا کۆنزێڤاتە ئەمریکەکانی هێنایە سەر و قەناعەتەی کە لیبرالیزم تاکە ئایدۆلۆژیایە کە لەگەڵ سروشتی مرۆڤ گونجاو بێ و لێرەشەوە لای بیرمەندێکی وەکو ساموئێل هانتکتن کە باز لە شەپۆلەکانی دیموکراسیە دەکا پێی وایە سەرجەم کۆمەڵگەکانی دنیا محکومن بە ڕۆشتن بەرەو دیموکراسیەت لێرەوە لە ناو ئەدەبیاتی گوزەر بەرەو دیموکراسیەتە بیرمەندانی کۆمەڵناسی سیاسی و زانستی سیاسی جەخت لەوە کەنەوە کە ئەم گوزەرا بێت چۆن بێت لێرەوە ئەدەبیاتی گوزەر بەرەو دیموکراسیەت دێتەکایەوە کە بە شێوەیەکی گشتیەوەی کە من بۆی گەڕاوم جەخت لە شێوازەکانی گوزەر بەرەو دیموکراسیە کرێتەوە قۆناغەکانی گوزەر بەرەو دیموکراسی و ئەنجامەکانی گوزەر بەرەو دیموکراسی واتە و گوزەری کە قرارە ڕووبا چۆن ڕوەیات لە ناو کۆمەڵگەکە چۆن بەدیەت لە ڕێگەی دەرەوە لە ڕێگەی نوخبەی دەسەڵاتدارەوە لە لایەن خەڵکەوە و دواتر بە قۆناغانی کە پیا تێپەڕێەوە دەرەنجامەکەی چۆنە لەم ڕوانگەیەوە بێگومان لە ناو ئەدەبیاتی گۆڕانی سیاسی من زۆر جار تێزی دکتۆراکەم دەربارەی گۆڕانی سیاسیە لە زۆر جار ئەگەشتمەوە قەناعەتەی کە گۆڕانی سیاسی هاواتای گوزەرە بەرەو دیموکراسی چونکە سەرجەم ڕوانگەکانی گۆڕان جەخت لە گۆڕانی دیموکراسیەکەنەوە هەرچەندە من ئاماژەم بە گۆڕان لای هیزر جیاوازەکان ناوە لەوانە کۆنزێڤاتیزم کە جەخت لە سەرمانەوە کاتەوە و فەندەمێنتالیزمی ئاینی بە مەسیحیەوە بێت یاخود لە بەرگە تونڕەوەکەی ئاینی ئیسلامە جەخت لەسەر گۆڕینی کۆمەلگە بە کۆمەلگەیەکی ئاینیەکەنەوە کۆمەلگەیەکی ئیسلامی بەڵام بە بڕوای منەوەی کە گرنگە گۆڕانی سیاسی هاواتای گوزەری دیموکراسیە واتە منوەکو خۆم پێم وایە کە ئەو کۆمەلگەیی کە مرۆڤ توانێت تایە لانی کەمی مافەکانی یاخود وەکو مرۆڤ بتوانێت گوزەرانی تیا بکە کۆمەلگە دیموکراسیەکانە هاوشێوەیەوەی کە لە وڵاتانی ڕۆژاوا بوونی هەیە تامان لەم ڕوانگەیەوە ئەتوانم بڵێم لە دەی نەوەتەکان لای ساموئێل هانتکتن لە شەسەکان هەفتاکان تقریبا باس لە گەشەپێدانی سیاسی کراوە تەنوی سیاسی کە هاواتای گوزەری دیموکراسیە لە ڕوانگەی ئەوەوە کۆمەلگە دیموکراسیەکان کۆمەڵێک بەهای ئینسانی تیانە باڵادەستە تیا وجودی هەیە کە مەفروزە کۆمەلگە دواکەوتوەکانیش بەرەو ئەوێ هەنگاو هەڵبنێن واتە گەشەپێدانی سیاسی لە ڕوانگەی هانتکتنەوە جەخت لەسەر گۆڕانی کۆمەلگە دواکەوتوەکان بە ئاراستەی بەدیهێنانی ئەو فۆرمی حکومڕانی کە لە کۆمەلگە ڕۆژاوایەکانە هەیە لەوانە ئەو جەخت لە سێ خاڵەکاتەوە لە یەکەم ماڵی عەقلانیکردنی دەسەڵات مانای ئەوەی کە دەسەڵاتی نەرێتی ئاینی یا خێزانی جێگەی خۆی بدا بە دەسەڵاتێکی سیاسی یەکگرتو سێکۆلار و نیشتیمانی واتەمە بەز عەقلانیکردنی دەسەڵات لای هانتکتن ئەوەیە کە کۆمەلگە نادیموکراتیەکان یا کۆمەلگە نام ڕۆژاوایەکان کە تایە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندیەکە لەسەر بنەمای خێڵ و خزمایەتی دامەزراوە لەسەر بنەمای نەرێتی تەقلیدی دامەزراوە هێواش هەنگاو هەڵبگرێ بەرەو بە عەقلانیکردی دەسەڵات کە مەبەستەی حکومی دامەزراوەکان و پێکێنانی حکومڕانیەکی سێکۆلارە یا ئەلمانیە دووەم جاکردنەوەی ئەرکە سیاسەکان و گەشەپێدانی بنیادی تایبەتمەند بۆ پیادەکردنی ئەم ئەرکانە کامە جەختکردنەوەی لەسەر دامەزراوەکان چونکەوەی کە لە ناو دنیای دیموکراسی یا دیموکراسی ڕۆژاوایی هەیە ئەوەیە کە دامەزراوە سیاسەکان جێگەی پەیوەندی خێڵەکیەکان ئەگرنەوە
کە چۆن ئێمە لە ناو کۆمەڵگەکانی دنیا دامەزراوەکان بتوانن دامەزراوە مۆدێرنەکان بتوانن جێگەی پەیوەندی خێڵەکیەکانی جاران خێڵە عەشرەت بنەماڵەکان بگرنەوە. و خاڵی سێیەم کە بەشێکی زۆری ئەتوانم بڵێم بیرمەندانی بواری گوزەری دیموکراسی یا گەشەپێدانی سیاسی جەختی لێیەکەنەوە بەشداری زیادی سیاسیە لەلایەن گروپە سیاسیەکانەوە لە کۆمەڵگە، واتە تا ڕادەی بەشداری زیاتر بێت ڕادەی بەدیهێنانی دیموکراسی زۆرترە بێت کە خۆبان هەمومانە زانین لە کۆمەڵگەنی نادیموکراسیەکان و تەنانە دەوانش کە پیان ناوەتە ناو قۆناغی گوزەرەوە هێشتا دیموکراسیەتی تاو بەدی نەهاتووە بەشداری سیاسی کەمە بە بەراورد بە کۆمەڵگە ڕۆژاوایەکان کە بەشداری سیاسی تەنها بەشداریکردن لە دەنگان نییە بەڵکو فۆرمی جیاوازی بەشداریکردن هەیە. بە نمونە گروپەکانی فشار ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشداریکردن لەسەر پرسە تاکە کەسیەکان ئەو قەرارەتانەی کە لەلایەن حکوومەتەوە ئەنجامەیریە چۆن ناڕزایەتی بەرامبەر دەردەبڕێ ئەمانە هەمویان بەشداری سیاسی. و لای بەشێکی زۆریان ئەتوانم بڵێن هەمان شێواز باسەکەن بۆ لە گەشەپێدانی سیاسی بۆ نمونە لای جیمز کۆڵمان و گابریێل ئالمۆند بە هەمان شێوە گەشەپێدانی سیاسی بە ڕادەی بەشداری سیاسی خەڵکەوە ئەبەستنەوە لوسیان پای بە هەمان شێوە. کەواتە لێرە گەشەپێدانی سیاسی هاواتای گوزەرە بەرەو دیموکراسیە دواتە لەم ڕوانگەیەوە من پێم وایە کە کۆمەڵگەیەک بتوانێت ئەگەر بمانێەوە لەناو کۆمەڵگەیەکە وەکو مرۆڤ تا ڕادەیەک وەکو مرۆڤێک بتوانین ژیانی تیا بگەین سەرباری ئەو کێشە و گیر و گرفتانی کە هەمانە کە من پێم وایە هەندێک لەو گرفتانە گرفتی وجودی ئینسانن پەیوەندی بە نیزامی حکومڕانیەوە نییە کۆمەڵگەی دیموکراسیە واتە کۆمەڵگەی دیموکراسی سەرباری هەموو ڕەخنانی کە لێگیرێ لە ئەمڕۆ پێم وایە لە هەموو کۆمەڵگەکانی تر باشترن. هەر بە دلیلی ئەوەی کە بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵات کۆچیان کردووە بە کۆمەڵگە ڕۆژاوایەکان کە من ڕۆژانە ئایان بینم لە سۆسیال میدیایا لە شوێنەکان ڕەخنە لە دیموکراسیەتی غەربیەگرن و بەرگری جۆرێک فۆرمێک لە فۆرمی ئاینیەکەنەوە یاخود ڕەخنە لەو ئازادی کە لە ناو ئەوروپا یا لە وڵاتانی ڕۆژاوە ڕەخسێنراوە بە ناوی بەرەڵاییەوە وەسفەکەن و ڕەخنەی لێگرن بە دلیلی ئەوەی کە خۆیان لەوێ ژیانەکەن واتای ئەوەیە کە ئەوان ئەو شوێنیان بۆ ژیانکردن هەڵبژاردووە. کە لە کاتێکا وتەیەکی ئەنگێلا مێرکەڵ بەڵام بەلامەوە زۆر جوان بوو کە ڕەخنەی لەو کەسانە گر کە لە ئەڵمانیا باسییان لە فەندەمنتالیزمەوە کرد داوای ئەوەی لێکردن بۆ ناگەڕێنەوە بۆ سعودیە یا بۆ ئێران یا بۆ وڵاتی ئیسلامیەکان ئەگەر پیان وایە وڵاتانە باشترن لە وڵاتانی غەربی. بێگومان ئێمەوەمان بیر نەچێدە و ئازادی کە لە غەرب هەیە من هەمیشە وتومە من لە ئەنگریەکی تەواوی سەرسەختی ئازادی ڕەهای ئینسان نیم چونکە مرۆڤ کاینێکە بە تەنیا ناژی لەگەڵ ئەوانی ترایە پێویستی بە جۆرێک لە قەید هەیە لە کۆدکردنی ئازادیەکەی هەیە کە ئەمە دیسانەوە لەلایەن خۆیەوە بە گوێرەی ئەو یاسایی کە خۆی بۆ خۆی داناوە ئەگەر لە ڕوانگەی جان جاک ڕۆسۆوە بیڵێن مرۆڤ بەشدارە لە دانانی یاساکانە چ لە ڕێگەی ڕێفراندۆمەوە بێت یاخودە و ئازادی کە لەوێ هەیە بۆ ڕەخنەگرتن لە یاساکان واتە مرۆڤ چەند مەیلی ئازادیەکە بە هەمان شێوە مەیلێکی هەیە بۆ کۆدکردنی ئازادی واتە ڕوانگەی کۆنزێرڤاتیزم و ڕادیکالیزم هەردووکی لە وجودی ئینسانە هەیە کە من هەندێک جار ئەوەی کە تەجربە یەکەم لە مرۆڤ پەیوەندی بە تەمەنی ئینسانەوە هەیە مرۆڤ لە تەمەنی گەنجێتیە ڕوانگەیەکی ڕادیکاڵانەی هەیە پابند نەبوون بە خێزانەوە بە خێڵەوە دەرچوون لە هەموو ڕێساوی یاساکان بەڵام کاتێک گەچێتە تەمەنەوە مەیلی بۆ گەڕانەوە جۆرێک لە کۆتی کۆمەڵایەتی هەیە بە تایبەتی بۆ قەیدکردنی منداڵەکانی خۆی. بەڵام لە ئازادی لیبرالیزما توانم بڵێم هەردوو دیوەکەی کۆمەڵگە هەم بەرگریکردن لە دامەزراوە کۆمەڵایەتیەکان لە خێزان وجودی هەیە هەمینش ڕێگە بە تاک دراوە کە بتوانێت ممارەسەی ئازادی خۆی بکات کە من زۆر جار لە باسی ڕەخنەگرتن لە بابەتی جێندەری و ئەوانە ڕەخنەگرتن لە غەرب بە ڕەخنەیەکی نامەعقول دەزانم چونکە پێم وایە غەربیەکان بە پێچەوانەی هەندێکە پیان وایە بە ئارەزوو یاخود بە مەبەستەیانەوە پەرە بە جۆرێک لە هۆمۆسێکسوالیتەوەوانە بن من پێم وایە نەخێرەوان بەرگری لە ئازادیەکەن ئازادیش لەگەڵ خۆیان هەم ئازادی تاکە کەسی و ئازادی ژیانکردن و سیاسی کۆمەڵایەتیەنێ هەمیشە و ئازادی تاکە کەسیەنێ کە ڕێگایەتە مرۆڤ کە ڕەگەزی خۆی بگۆڕێ واتە ئەگەر ئێمە ئازادیمان قەید کرد ڕێگەمان لەوە گر کە مرۆڤ ڕەگەزی خۆی بگۆڕێ و کاتە هێواش ئازادەکانی کە قەید دەبێ یاخود کۆتە بێ بۆیە ئەوان
لایەنگرانی ئازادی بڕوان بەوە هەیە کابێ ئازادیەکانی ئینسان ڕێگەی لێ نەگیری بەڵام لە کۆمەڵگەی غەربی دامەزراوەکانیش بە هەمان شێوە بەرگری لە مافە کۆمەڵایەتەکانەکەنەوە لێرەوە پرسی گوزەر بەرەو دیموکراسی بە قەناعەتی من پرسێکی گرنگە و مەفروزە کۆمەڵگەکانی دنیا کاڵێم مەفروزە واتە بۆ ئەوەی کە بتوانین وەکو لانی کەم وەکو مرۆڤی ڕۆژاوایی بژین چونکە ئەم بابەتە من پێم وایە بە زۆر لێکردن نابێت یاخود بەو ڕخنەیە نابێت کە ئێمە ڕخنەمان ئاراسی کەسێک یا حیزبێکی دیاریکراو کرد ئێمە ئەو کاتە توانین گۆڕانکاری بکەین بەڵکو ئێمە بمانێ و نەمانەوێت لە سەردە نمی ئەمڕۆ تێگەشتون کە مرۆڤی ڕۆژاوایی چۆنەژی و مرۆڤ چۆن مامەڵەی لەگەڵاکرێت تاکێک لە بۆ نمونە لە ئەڵمانیا لە سوید لە نەرویج ژیانی چۆنە و لێرە ژیانی چۆنە واتە ئایدیاڵێک لە بەرچاومانە کە ئێمە قەباتەکەین لە پێناوی بەدیێنانی و ئایدیاڵە واتەوەی کە وای کردو دیموکراسیت ببێتە ئایدیال بە بڕوای من تەنها کەوتنە ژێر کاریگەری ڕوانگەی بیرمەندەکانی ئەوروپا نیە بیرمەندەکانی غەرب نییە یان ئەمریکا نییە بەڵکو ئەوەیە کە ئێمە پێشتر ئەگەر درکمان بە ئازادی نەکردایە درکمان بە دادپەروەری نەکردایە لە قۆناغەکە بە ئاسایی بوو بەلامانەوە کە چۆن ژیانەکەی هەر بەو جۆرە بژین بەڵام کاتێک کە ئێمە لە ڕێگەی جیهانگەراییەوە لە ڕێگەی عولەمەوە درکەکەین بەوەی کە تاکێک لە ئەوروپا زۆر باشترە ژی لە تاکێکی ڕۆژهەڵاتی لە تاکێکی بۆ نمونە ئەفریقایی یاخود ئەمریکای لاتینی کە ئێمە ژیانی کۆمەڵگەکانی ئەوانە بینین لەبەرەوە بەلامانەوە گرنگە کە ئێمەش هاوشێوەی ئەوان بژین ئەو جۆرە ژیانی کە ئەوانی تیان ژیانی دیموکراسیانەیە کەواتە لێرەوە پرسی گوزەر بەرەو دیموکراسیت یەتەکایەوە طبعا لێرەوە بەڕێمەش لێرەوە گرنگە کە ئێمە لە کۆمەڵگەی خۆمان بینەوە سەر کۆمەڵگەی کوردی یا کۆمەڵگەی عێراقی کە ئێمە لەکوێ گوزەری دیموکراسیان ئێمە هەنگاومان هەڵگرتووە بەرەو دیموکراسیت چەندی هەنگاومان هەڵگرتووە ئەتوانین ڕۆی بەرەو دیموکراسیت فەشەلمان هێناوە دوو بۆچون لە ناو خەڵکا بەگشتی هەیە هەندێک پیان وایە کە ئەوەی کە ئێمە تایە ژین دیموکراسی نییە لە بنەڕەتە هەندێکیش پیان وایە کە دیموکراسیەکی خەوشدارە دیموکراسیەکی ناتەواوە من پێم وایە دیموکراسیە بەڵام دیموکراسیەکی ناتەواوە ناکرێ بڵین دیموکراسی نییە هەرچەندە لە ناو ئەدەبیاتی سیاسی زۆر پێناسە بۆ نیزامی حکومڕانی کراوە لەوانە بۆ نمونە پاتریمۆنیالیزم نیوە پاتریمۆنیالیزم نیپەتیزم مانە هەمووی پێناسی ئەو جۆرە حکومڕانەیە کە کرێت بۆ نمونە کەمینەیەکی دەسەڵاتدار دەسەڵات بۆ خۆیان قۆرخەکەن کەمینەیەک داهاتی دەوڵەت دەخەنەژە دەسەڵاتی خۆیانەوە لە نیوە پاتریمۆنیالیزم ئەمانە ئەکرێن پێناسانە بکەین بەڵام بەو مانایی کە ئێمە دەسەڵات و وەرچەرخانی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە جایتر هەڵبژاردنەکە نەزیه بێ یا نەزیه نەبێ کەواتە ئێمە پێمان ناوەتە ناو دیموکراسیەتەوە هەر لەگەر گۆڕانکاریە توانم بڵێم لە دوای ساڵی 91ەوە لە هەرێمی کوردستان و لە یەکەم هەڵبژاردنەوە هەرچەندە ئاقارەکەی بە خراپ ڕۆشت و لە عێراقیش دوای 2023ەوە ئێمە لە ناو جۆرێک لە دیموکراسیەت ئاژی بەڵام ئەم دیموکراسیەتە باشە یا خراپە بە بڕوای من دیموکراسیەتێکی خراپە دیموکراسیەتێکی خەوشدارە و نوقتەی من لێرە جەختکردنەوەیە لە ڕای دوو نووسەر یا دوو بیرمەت کە بەلامەوە گرنگە کە ئەوانیش فەریز زەکەریایە لەگەڵ فرانسیس فۆکۆیاما فەریز زەکەریا لە کتێبێکیا کە بەلامەوە تێزەکەی گرنگە جەخت لەوە کاتەوەڵێ ئەو کۆمەڵگەیانی دنیا کە پیان ناوەتە ناو دیموکراسیەتەوە پێشتر بە لیبرالیزمە یاخود ئیندیڤیدوالیزم ئازادی تاکە تێنە پەڕیون دیموکراسیەتەکەیان دیموکراسیەتێکی فاشلیان هێناوە لە دیموکراسیەت و فۆکۆیاماش جەخت لەسەر دامەزراوەکانە کاتەوە کە ڕۆڵی گرنگی دامەزراوەکان لە گوزەر بەرەو دیموکراسی و سەقامگیرکردنی دیموکراسیەت طبعا لەناو ئەدەبیاتی گوزەر بەرەو دیموکراسیەتە کۆمەڵێک ئاستەنگ لەناو کۆمەڵگەکانی جیهانە باس کراون بۆ لێکۆڵینەوەی کە لە وڵاتانی ئەمریکای لاتین و ئەفریقا و ڕۆژهەڵات کراون ئەتوانم بڵێم بابەتی توێژینەوەکانی ئەوان زیاتر جەختکردنەوە لە وڵاتانی ڕۆژهەڵات و هەم وڵاتانی ئەفریقا و ئەمریکای لاتینە بەپێی ئەو قەناعەتەی ئەوان کە پێویستە کۆمەڵگەکان بەرەو دیموکراسیەت هەنگاو هەڵگرن و هەندێک لەو کۆمەڵگەیانە بەرەو دیموکراسیەت هەنگاویان ناوە ئایا چ دیموکراسیەتێکیان بەدیهێناوە بە بڕوای ئەوان بەشێکی زۆریان کە ئەتوانم بڵێم زۆرینەی تێزەکان کە من خۆم لە بەشێک لەو توێژینەوانش کە بە زمانی عەرەبی و لە زانکۆکانە کراون تەسەورەکەم هەمووی ڕنگانەوە یاخود کۆپیکردنی بۆ چوونەکانی ئەوانی ترە یاخود زۆربەی توێژینەوەکان لە یەکەچن کۆمەڵێک ئاستەنگیان دەستنیشان کردووە بۆ تەحولی دیموکراسی
کە من پێم وایە لە هەموو کۆمەلگەکانی جیهانە بەو جۆرەیە کە ئەویش نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارایە، نەبوونی کۆمەلگەیەکی مەدەنی چالاکە، کولتوری خێڵەکیە، کولتوری نەرێتی دامەزراو لەسەر خێڵ و خزمایەتی و پەیوەندی عەشەتگەراییە و سەرهەڵنەدانی تاک یا ئازادی تاکە کەسی ئیندیڤیدوالیزم لەم کۆمەلگەیانە و دروست نەبوونی دامەزراوەکان، نەبوونی دامەزراوەی سیاسی بەهێز لەم کۆمەلگەیانە. بەڵام من بە هەمووی ئەمانە پێم وایە تەنها خاڵبەندیکردنی ئەم خاڵانە وەکو توێژینەوە تەقلیدیانی کە کراوە ئێمە ناتوانین هیچ ببەستینەوە و تەنها ئێمە لە ناو خاڵ و لە ناو هۆکارەکانە گیرە خۆین، بەڵکو جەختکردنەوە لە فاکتەرێک و دواتر کردنە بنەمای فاکتەرەکانی تر، واتە بۆ هەموو ڕووداوێک کە لە ناو مێژووی ئینسانە ڕووەیە، لە ناو مێژووی مرۆڤایەتیە کە دەستنیشانی چەند هۆکارێک کەکرێ، بەڵام هۆکارێکی بنەڕەتی هەیە کاکرێ هۆکارەکانی تر لەوە سەرچاوە بگرن. بە بڕوای من تەحول نەکردنی دیموکراسی یاخود گوزەری خراپبەرە و دیموکراسی ئەو خاڵانی کەوتم هەمووی خاڵی ڕاستەقینەن لە ناو کۆمەلگەی ئێمە و لە عێراقیشە ئۆپۆزیسیۆنێکی کارا و چالاک تا ئەمڕۆ بوونی نییە. ئازادی تاکە کەسیە توانم بڵێم نییە، چونکە ئەوەی کە پەیوەندی خێڵەکی و خزمایەتی و عەشەتگەرایی زاڵە تاکی ئازاد وجودی نییە وەکو تاک و کۆمەلگەی مەدەنی چالاک وجودی نییە و بە ئەتوانم بڵێم تەنانەت فەزای کۆمەلگەی مەدەنیش بوونی نییە. بەڵام هۆکاری یەکەم بەڕای من ئەو نەگۆڕانەیە لە کۆمەلگەی خێڵەکیەوە بۆ کۆمەلگە بۆ دروستبوونی تاکی ئازاد. بەڵام کاتێک کە تەماشای ئەو گۆڕانکاریە ناکەن کە لە وڵاتانی ئەوروپا هەیە تا ڕادەیەک دووچاری بێئومێدیە بین، چونکە من وەکوی کە لە سەرەتا جەختم لێ کردەوە هۆکارە بابەتیەکان بنەڕەتن بۆ گۆڕانکاری لە هۆکارە هۆشکیەکانە، و ئەوەی کە لە ئەوروپا وای کرد کە هۆشیاری تاکە کەسی یاخود تاکی ئازاد لیبرالیزم بێتە کایەوە بەدەل لە ڕای بیرمەندەکان گۆڕانکاری بوو لە ناو ژێرخانی کۆمەلگا، لە ناو دۆخی بابەتی کۆمەلگا، دۆخە ئۆبجەکتیڤەکەی کۆمەلگا. بە نمونە گەشتکردنی ئەوروپیەکان و هێواش هێواش گرنگیدان بە سەناعا کۆمەلگەی دروستبوونی کۆمەلگەی سەناعی شارە سەناعیەکان خۆ بەخۆ لەسەر ئاستی ژێرخانی کۆمەلگە گواستنەوەیەکی لە لادێەوە بۆ شارەکان دروست کرد و لە ئەنجامی ژیان لە ناو شارەکانە و دوورکەوتنەوە لە خزم و خێڵ و عەشرەت ژینگەیەکی تازە هاتە کایەوە کە تاکەکان چیتر پەیوەندیان لەسەر بنەمای خزمایەتی نەبوو، بەڵکو لەسەر بنەمایەکی تازە هاتە کایەوە کە مواتەنە بوو، سیتیزنشیپ، بنەمای هاوڵاتی بوون. و لێرەشەوە لە ناو دەسەڵاتی سیاسی شەرعەتەکەی پێویستی بە گۆڕانکاری هەبوو. پێشتر پاشاکان شەرعەتیان لە فیوداڵەکان وەرەگرت، لە دەرەبەگەکان وەرەگرت، بەڵام لە ئێستا کە وردە دەرەبەگایەتی و زەوی و کوشت و کاڵی بەرە و کاڵبوونەوە چن پێویستیان بە شەرعەتێکی نوێ لێرەوە دەنگان بوو بە بنەمای گۆڕانکاری لە نیزامی سیاسی یاخود شەرعەتی نیزام و گۆڕانیش خۆ بە دەنگانیش هێواش هێواش لەگەڵ خۆیان لەگەڵ کاریگەری بابەتە خودیەکان، بابەتە وشیاریەکان یاخود فکری بیرمەندەکان خەباتکردن لە پێناوی مافی دەنگانی گشتی هێنایەکایەوە و دواتریش دیسان لای ژنان بە ناوی بەرگریکردن لە سەرەتا بەرگریکردن لە مافە ئەبوووریەکان و دواتر مافە کۆمەڵایەتی و سیاسەکان خەباتی ژنانی هێنایەکایەوە لە پێناوی دەنگدان و هاوشانیکردن لەگەڵ پیاوە. لێرەوە توانین بڵێن تەحولێک لە کۆمەلگەی ئەوروپایی لە لادێەوە بۆ شار لە مەفهومی خێزان و خێڵ و خزمایەتیەوە بۆ مەفهومی هاونیشتیمانی بوون مواتەنە گۆڕانکاری لە ناو شەرعەتی نیزامی سیاسی هێنایەکایەوە کە بە ناچاری دیموکراسیەتی کردە زەروریەت. لە ناو کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتە توانم بڵێم ئەم گۆڕانکاریە تاوەکو ئەمڕۆ ڕووی نەیاوە و بەشێکی زۆری نووسینەکانی فەری زەکەریا جەختکردنەوەیە لە کتێبەکەیە کە هەر کۆمەلگەیەک سەرەتا پێی نەنابێتە ناو قۆناغی ئیندیڤیدوالیزم، تاکگەرایی، ئازادی تاک یا لیبرالیزم، کاتێک تەحولەکە بۆ دیموکراسیەت یاخود گوزەر بەرەو دیموکراسیەتەکە دیموکراسیەتێکی مەتوانم بڵێم خەوشدار دێتەکایەوە لە زۆر حاڵەتە بەرەو گەندەڵیە ڕوات. لێرا لە شوێنێکە جەخت دەکاتەوە ئەڵێ دیموکراسی لیبرالی لە ڕۆژاوە تەنیا هەڵبژاردننی ئازاد و دادپەروەرانە نییە، لەپاڵ ئەم تایبەتمەندیت نەدا فاکتەرگەلێکی تر ئامادەن کە ئەمانەن باڵادەستی یاسا سربەخۆیی دەستگاکانی حکومەت و پاراستنی ئازادیە بنەڕەتیەکان. و لە شوێنێکە ئاڵێت لە هەندێک شوێنی جیهاندا بۆ وێنە لە ئاسیای ناوەڕاستدا هەڵبژاردن بە ئاراستەی سەرهەڵدانی دەسەڵاتە دیکتاتۆریەکاندا کاری کردووە
واتە ئەگەر هەڵبژاردن بە تەنها بکەینە بنەما بۆ تەحولی دیموکراسی ئەکرێت ئەم هەڵبژاردنە بەرەو دیکتاتۆریەت بڕوانەک بەرەو دیموکراسیت لێرا نمونەی هێناوەتەوەڵێ لە هەندێک شوێنی تری وەکو یۆگۆسلافیا و ئەندەنووسیا هەڵبژاردن بۆتە هۆی هەڵگیرساندنی ئاگری شەڕی ئیتنیکی و ملبرانی ڕەگەزی واتەگەر لەناو کۆمەڵگەیەکە ئازادیتیان نەبێ ئازادی تاگەرایی و لیبرالیزم وجودی نەبێ تاکی ئازاد وجودی نەبێ هەڵبژاردن نەگەوەی کە دیموکراسیت بە دینایانێ دەکرێت بەرەو خراپتر و بەرەو دیکتاتۆریەت و بەرەو گەندەڵی هەنگاو هەڵبگرێت ئەڵێ زۆربەی وڵاتانی کە تازە بوونەتە وڵاتێکی دیموکراتیک بۆ جۆرە دیموکراسیەکی دزێ و ناشرین گۆڕاون کە بوونەتە هۆی بەرەمێنانەوەی دواکەوتوی و شپرزەیی و توندوتیژی و شێواز و سیمای تازە دیکتاتۆریەتیان لێکەوتۆتەوە ئێران و فەنزەوی لای بەنمونە هێناوەتەوە لەگەڵەوە ئەگەر ئێوە هەیە دەوڵەتێک لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەسەڵات دەگرێتە دەست دەوڵەتێکی لاواز ناکارامە نابەرپرسیار بێت و بە ئاسانی بکەوێتە ژێر کاریگەری گروپە خاوەن بەرژەوەندەکانەوە و دوجار نەتوانێت سیاسەتەکان بە ئاراسی بەرژەوەندی گشتیدا ببزوێنێ ئەم خەسەتانە دەبنە هۆی خراپبوونی دەوڵەت بەڵام نابنەهۆی نادیموکرات بوونی وەکوی کە جەختم لێ کردەوە ئێمە مجرد بە هەڵبژاردن ئەگەر بۆ مانای سەرەتایی دیموکراسی بگەڕێنەوە ئێمە گۆڕانی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە ئەتوانی ناوی دیموکراتیکی لێ بنین بەڵام چ دیموکراتێک کە توانم بڵێم لە دیکتاتۆریەت خراپترە بێ لێرەوە پێم خۆشە ڕای یەکێک لە بیرمەندە کۆمەڵناسەکان ڕیچارد تێلی کتێبێکی هەیە بە ناوی دیموکراتی پۆلێنێکی بۆ دەوڵەتەکان کردووە چوار جۆر دەوڵەتی لە یەک جا کردوتەوە دەوڵەتی لەسەر بنەمای دیموکراتی و دیموکراتی باش دیکتاتۆری باش دیموکراتی خراپ دیکتاتۆری خراپ پێی وایە باشترین سیستەمی فەرمانڕەوایی دیموکراتی باشە وەکوی کە لە ڕۆژاوا هەیە بەڵام دیموکراتی خراپی بە سێم سیستەمی فەرمانڕەوایی داناوە لە دوای دیکتاتۆری خراپ واتە لە ڕوانگەی ئەوە واگەر دیموکراتێکی باش نەبێ دیکتاتۆریەتێکی باشە بێ گینات دیموکراتێکی خراپ لە دیکتاتۆریەتێکی باش خراپترە و چوارەم جۆریش دیکتاتۆریەتی خراپە کە لە هەموو نیزامە فەرمانڕەوایەکان لە ڕوانگەی تێلیەوە خراپترینە واللهی تقریبا طبعا بابەت زۆر ماوە لەسەرم بابەتی ئازادی و تاک بەڵام ئەمە جەخت لەسەر ڕای فرانسیس فۆکۆیاماش بکەمەوە لە کتێبەکەی بە ناوی ڕێگ و ڕیشەی سیستەمە سیاسیەکان طبعا ئەمیش بە هەمان شێوەی زەکەریا بیری جەختی لەوە کردووەتەوەڵە دیموکراسی لیبرال لەوە زیاترە بە تەنیا دەنگدانی زۆری نەبێت لە هەڵبژاردنەکاندا بەڵکو تۆڕێکی ئاڵۆزی دامەزراوەکانە لە توی یاسا و سیستەمی لێپرسینەوە و هەڵگی هاوسەنگی ڕاگرتنەوە دەسەڵات سنووردار دەکەن و کردەوەکانی ڕێک دەخەن یاخود دەڵێت دیموکراسی بێ پرۆسەیەکی بیناکردنی دامەزراوەکان کە درێژخایەن گران مەسرف پڕکار و ماندووکەرە نایەتە دی واتە دیموکراسی لە ڕوانگەی فۆکۆیاماوە تەنها هەڵبژاردن نییە بەڵکو لای ئەم جەخت لە دامەزراوەکانە کاتەوە ئەگەر کۆمەڵگەیەک دیموکراسیش بێت بەڵام دامەزراوەی بەهێزی دیموکراسیتیانە بێ دیموکراسیەکی فاشلە لێرا دەڵێ وڵاتە هەژارەکان لەبەرەوە هەژاردین کە سامانیان کەمە بەڵکو لەبەرەوەی کە دامەزراوەی سیاسی کارایان نییە ئەڵێ ناچێتە عەقڵەوە کە دەوڵەتە زۆر هەژارەکان و وڵاتە پڕ لە پشێویەکان بە هیوا بن لە ماوەیەکی کەمدا ببنە خاوەنی دامەزراوەی سیاسی ئاڵۆز بەزانینی ئەوەی کە ئەو دامەزراوانە خۆیان چەند کاتێکی درێژیان پێچووە هەتا کامەڵ بوون زیاد لەوەش دامەزراوەکان بە هاکولتوریەکانی ئەو کۆمەڵگایانە دەنوێنەوە کە تیاندا دامەزراون بە بڕوای من ئەم تەحولە لە دروستبوونی دامەزراوەکانە بنەڕەتی یەکەم گۆڕانی کۆمەڵگەیە لە کۆمەڵگەی خێڵێکیەوە بە دروستبوونی تاکی ئازاد ئیندیڤیدوالیزم واتە ئیندیڤیدوالیزم ببێتە بنەمای حکومڕانی کە لە کۆمەڵگەی خۆمانە دروست نەبووە من پێم وانە ڕخنەکە ئاراسی تاکە کەسەکان بێ یاخود تەنها حیزبە سیاسیەکان بێ من پێم وایە گۆڕانکاری بابەتەکان لەناو کۆمەڵگە بەدەر لە ڕۆژاوایەکان ئەو زەمینەیان دروست نەکردو بە دروستبوونی تاکی ئازاد وە کاتێکیش تاکی ئازاد نابێ ئەو جۆرە دیموکراسیەتە هەیە کە ئەمڕۆ ئێمەی بینین کاتوانین بڵێن دیموکراسیەتێکی زۆر لاواز و خراپترە لە دیکتاتۆریەتێکی بەهێز تاوای کردو هەندێک خەڵک خۆزگە بەوە خوازن کە خۆزگە بە قۆناغی حکمی بەعسە خوازن کە دیکتاتۆریەتێکی تا سەری ئەسخان خراپ بوو هەمومانەزانین بەڵام پیان وا بوو چونکە دیکتاتۆریەتێکی بەهێز بوو تا ڕادەیە دەتوانم بڵێم دادپەروەری یاخود گەندەڵی کەمتر بوو لە دیموکراسیەتێکی لاواز و جێهێشتنی کولتوری خێڵیش بە بڕوای من تەنها بە ئامۆژگاریکردن و
تەنها بە وتن و بە قسەکردن نابێت بەڵکو زمینەیەکی کۆمەڵایەتی خۆبەخۆیەتە پێشەوە کە هێواش شێواش کاریگەری لەسەر کەمکردنەوەی پەیوەندی خزمایەتی خێڵەکێر عشەتگەراییەکات و تاک بنیاد دەنێ تاوەکو ئێستا لای ئێمە بەداخەوە پەیوەندیەکان پەیوەندی خێڵەکین تاکەکان لەسەر بنەمای خزمایەتی و عشەتگەرایی یەکتریە ناسن تەنانە لە ناو شارەکانە کە شار مەفروزە سیمای مۆدێرنی هەبێ تاکەکانی شار بەدەر لە هەندێک گەڕک زۆربەی گەڕەکەەکان لەسەر بنەمای خێڵ بەیەکەوە کۆبوونەتەوە حتا بە ناوی خێڵەکانیشەوە بە ئەناسرێتەوە و ئەو گلەیە یا و ڕخنەی کاکرێ لە حیزبی سیاسی بگیرێت لە کۆمەڵگەی خۆمانەکرێ حیزب فاکتەرێ بێ میکانیزمێک بێ بۆ وشارکردنەوەی تاک ئەگەر حیزبەکان حیزبی جەماوەری نەبن لە پێناوی ڕازیکردنی جەماوەر لە خۆیان ئەکرێ کاریگەریان لەسەر کاڵکردنەوەی کولتوری خێڵ هەبێ بەڵام بەداخەوە تاوەکو ئەمڕۆ کولتوری خێڵ لە کۆمەڵگەی خۆمانە لە برەودایە و من پێم وایە تا کولتوری خێڵ برەوی بەم شێوەیە هەبێت ئێمە ناکرێت چاوەڕوانی دیموکراسیەکی باش بی و ئایا بنەڕەتی گۆڕانکاریەکە لەکوێیە من پێم وایە من هیچ چارەسەرێکم پێ نییە تەنها گۆڕانکاری بابەتی وەکووتم ئەکرێت ئەگەر کۆمەڵگەی ئێمە بە ناچاری لە قۆناغێکە معمەل و مەسانە جێگەی پەیوەندی زراعەکان بگرنەوە ئەکرێت دواتر هێوا شێواشتاکی ئازاد بێتەکایەوە و ئەم تاکە خۆ بەخۆ بە لە ڕوانگەیەکی دێتەرمینیستانەوە بەرەو دیموکراسیەت هەنگاو هەڵبگرن و کولتوریش خۆی بەخۆی کاریگەری هەیە و کولتوریکە لە ناو کۆمەڵگەی خۆمانە هەیە و لە کۆمەڵگەی ڕۆژهەڵات بەگشتی چونکە هەرێمی کوردستان زۆر جارە ئەو ڕخنەی کە لە هەرێمە گیرێت من پێم وایە ڕخنەیەکی ئازنزمانەیە گەر ئێمە هەرێمی کوردستان لە عێراق جیا بکەینەوە لە سووریا و لوبنان و دووەلی عەرەبی لە دووەلی ئەفریقی جیا بکەینەوە چونکە ئێمە لە ناو ژینگەیەکان کە خۆ بەخۆ کولتوری خێڵەکی تایە باڵادەستە کولتوری خێڵەکیش کۆمەڵێک بەهای هەیە پێچەوانی بەهاکانی مۆدێرنە کە جەخت لە ئەتوانم بڵێم تونوتیژی بەرهەمەیەنێ نایەکسانی لە بەردەمی یاسا بەرهەمەیەنێ و ئێمە بە بەردەوامی لە ڕێگەی خزمەتکردن بەم کولتورەوە ڕۆژانە کولتوری نادیموکراسی دێنینە بەرهەم و کاتێکیش بە قسەکردن جەخت لە دیموکراسی بکەینەوە بە بڕای من هیچ مانادار نابێت. سپاس بۆ جەناب. من دووسێت تێبینیم هەیە یەکەمیان ئەوەیە وابزانم لە مێژووە قەت نەبووە کە دیموکراسی هەبێ بۆ معنایی کەەوە یۆنانیەکان باسییان لێوە کرد حکومڕانی ملت ئەوەی کە هەبووە پێشترش و ئێستاکەش کە هەیە ئەوە جۆرە ڕێخستنێکە بۆ ململانی لەسەر دەسەڵات یعنی مەسەلەن ئێمە دوو شێوە ڕێخستنمان هەیە بۆ ئەو ململانیە لەسەر دەسەڵات یەکێکیانەوەیە کە قۆڕخکردنە داپلۆسینی بەرامبەرە ئەوەی تریان ڕێگا پێدانە بەوەی کەوە ململانیەکە ڕوو بدات بەڵام دەستنیشانکردنی و ڕێخستنی جۆری هەڵسو کەوتەکان لە کاتی ململانیەکەیە ئیجا لێرە ئەوەی کە تێگەیشتنەکە بۆ ئەم سیستەمەیکەوە ئێستاکە هەمانە کە پێڵێن لیبرال دیموکراسی ئەو سیستەمە تێگەیشتنەکە ئەسڵەن پێم وایە هەڵەیە یعنی مەسەلەن لیبرال دیموکراسی یەکێک لە هینە بنەڕەتەکانی ئەوەیە کە مرۆڤ هەر بە زگماکی لەدایک بوونەوە مافی هەیە مافی مرۆڤی هەیە ئێ باشە هیچ کەسێک بۆی دەرنەکەوتووە نەی سەلماندووە کە مرۆڤ مافی هەیە لەکوێیە ئەو مافە بۆچی لە بازە شوێنێکە هەیە بۆچی لە بازە شوێنێکی ترە نییە هین تەنانەت جارمی بەنەفەم پێڵێت ماف وەک ئەوەیە هین قسەی قۆڕ لەسەر هین دار هین nonsense upon stilts ئەوای پێڵێت و هەڵبەتە ڕۆرتیش ئەڵێت ئەمە تەنها مەسلەیەکی هینە ینی هەستە کەلتوری هەستە ئێمە هەوڵ نادەین خەڵکی بێماف بکەین ئیجا مەبەستم چییە باسی لیبرالیزم لێرەیە کەم لەبەر ئەوەی ئێستاکە کێشەیەکی زۆر هەیە سەرجیهانی دش بە لیبرالیزم و دش بە دیموکراسیش تەنانەت وا خەریکە دیموکراسیەکەی ئەمریکاوە ئەڕوخێت یعنی نازانمی تر دوای ترامپ ئەمێنێتەوە یا نامێنێتەوە شتێکی ئاشکرا نییە دیار نییە هەماشت لە هەموو شوێنێکە هەر لاوازە ئەوەی کە پێ ئەڵێن ئیندیڤیدوالیزم ئەمە
وابزانم نەخۆشیەک پێیا بووە لە بەهۆی لیبرالیزمەوە چونکە لیبرالیزم پێمان ئەڵێت ئێمە هیچ هینێکی ئەومان نییە یعنی هیچ ئامانجێکی هاوبەشمان نییە کە هەموو کەسێک بگرێتەوە ئێمە ناتوانین بڵێن چی ژیانێک چاکە باشە کە تۆ نەتوانیت دەستنیشانی پێناسە بۆ ژیانی چاکەکە پێشکەش بکەیت معنای هەر کەسێک و بە پێی خۆی ئەو شتا هەڵەبژێرێت بۆیە لیبرالیزم هینێکی ئەوەیەکی تری کەموکوڕیەکی تری ئەوەیە کە ناتوانێت ڕێگا هەر لەبەر ئەوەی کەەوە ناتوانین پێناسی چاکە بکات ناتوانێت ڕێگاش لە ئەوانەی کەەوە هین comprehensive doctrines ئەوانەی کەوا rules پیانەڵێت comprehensive doctrines ئەمانە وەکو کۆمەنیزم وەکو دینەکان ناتوانێت ڕێگایان لێ بگرێت و تاکوستاکەش ڕێلیان نەگرتووە ئەمەیە ئەم comprehensive دۆکترینانەیە کەوا بەڕاستینەی هێشتووە دیموکراسی لە وڵاتەکانی ئێمەیە ببێت ئەوەی کە پشتی دیموکراسیەکەی ئێمەی شکاند کە ئینگلیز بۆمانی دامەزراندە بوو لە دوای 1922ەوە ئەوە کۆمەنیستەکان بوون و ناشنالیستەکان بوون و هەڵبەتە دینیەکانش بوون ئەم جارە سەرەڕای ئەوەنە چەندین تریلیۆن کە ئەمریکا لە ناویدا و چەندین هەزار کوشتاریدا پیان نەکرات هین دیموکراسی دروست بکەن یەکێک لەوانە کەوا هین بوو لە ئەو پانێلانە بوو کەوا بیریانە کردەوە کە چۆن دیموکراسی دروستکەن فرانسیس فۆکۆیامە بوو یعنی بە هەموو تواناکانیانەوە بە تواناکانی هەموو زانکۆکان نیان توانی دامەزرانی هینێک دیموکراسی دروست بکەن چونکە بناغاکەیان تەواو نەبوو بناغاکە تەواویەکەی لە شوۆیە ئێمە ئەبێ چاک تێبگەین ئەوەی کە ڕوو ئەدات لە نێوان هەردوو کەسێک شەهر ڕوو ئەدات ئەو ململانەیە یا ئەوە تا من بە داپلۆسین بەرامبەرەکەمە دەمەوە یا ئەوە تا جێگایەکەمەوە کە ڕێی خۆی بڵێت تەواو یاوەتان باش من سابیر بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی سەر بەدەستە سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کاشوان تۆزێ ڕخنەی لەگرتین بەس حەزەکەم تۆزێک تیش بخەم بەسەر بابەتی مافی مرۆڤ من دەستخۆشی لە کاگەریانەکەم دکتۆراریان بابەتێکی زۆر جوان و پێزی پێشکەش کردوەوە من لە دەربەندی خان و تۆزێ درەنگ هاتمەوە وای لە کات خوا لێرە بمایە بەڵام تۆزێ درەنگ فریاکەوتم دەستخۆشی لە کاک بابان و ڕێکخراوی ئازادبوونەکەم بەڕاستی بۆ ڕێخستنی ئەم جۆرە دیدارە بە چێژ و بە سوودانە من ئەگەر بچینە سەر بابەتی چەمکی ئازادی و بابەتی لیبرالیزم هەروە بێتەوە چەمکی هیومانیزم لە کۆمەلگاکانی ئەوروپا و خۆراوە و دنیای پێشکەوتووی ئەمڕۆی دیموکراسی وەکو ئەوەی ناوێنین و کۆمەلگەکانی ئێمەش وەکو کۆمەلگەکانی خۆڵاتی ناوەڕاست کە هێشتام دەست و پەنجەمان لەگەڵ بابەتی دیموکراسی و چەمکەکانی مرۆڤبوون و هاوڵاتی بوون و هیومانیزم بە شێوەیەکی گشتی نەرم نەکردووە هێشتام ئەکرێ بڵێ لە سەرەتایین خەڵکانێک هەبووە مەسەرەن بۆن من ساڵانێکی زۆرە لەم بوارەیە کارەکەم بۆکو بواری مافی مرۆڤ و ئەوە خەڵکەیە مەسە پێمانەڵێەوە خەریکی چین دەڵێم خەریکی ئەوەین کە خشتێ بکەینە سەر دیواری ئازادی سەر دیواری مرۆڤ بوون یعنی ئەوەی کە بۆمان بکرێت بێمە باوەڕمان پێێتی لە ناخۆ من خۆم باوەڕم پێێتی بۆەوەی کە کار لەسەر چەمکی مافی مرۆڤ بکەم ئێستا ئەمەگەر بچینە تۆزێ ڕۆ بچینە مێژووەوە لە قۆناغی چاخەکانی ناوەڕاست لە ئەوروپا و سەردەمی با بڵێن لەتبوونی دنیای مەسیحیەت لە نێوان کەنیسەی ئەنگلیکانی و کاتۆلیکی و هیکۆنۆت و ئەو با بڵێن بەرانەی تر ئەو ڕایاڵانەی تر کە دروست بوون لە ئەوروپایە ئەگە بچینە ناو مێژووی ئەوانەوە یعنی لە پێش شۆڕشی پیشەسازی و لە پێش ڕێنێسانس کۆمەلگای ئەوروپیەکان بە تەور یەکتریان کشتووە بە قەمە و بە ئالەتی زۆر ینی کاریگەر یەکتریان لەناو بردووە لەو سەردەمەیە سیرەکەی لێرە حەزارەت هەبووە بۆ نمونە کرێ بڵێن لە دوای بابلیەکان و ئاشوریەکان و ئەوانە لە بژنەبێ لە مێژوویەکی نزیکە لە سەردەمی عەباسیەکان وەکووەوترێت پێش هاتنی هۆلاکۆ لە ساڵی 1256 هیجری کە لە
داویانە بەسەر بەغایە و حەزارەتیان لە ناو بردووە ئەڵێن لەوێ بۆ نمونە کەسانی وەکو فارابی و مەسەلەن زابرن حەیان و مەسەلەن ئیسترلابی و ئەمانە ئامێری مەسەلەن پیشەسازی و هینیان دروست کردووە و کاتێ ینی حەزارەتە بۆ شارستانیەتە بۆ کە لەوێ وەکو باسەکرێت کە ئەو شەڕە خوێناویانە هەبوو لێ بەڵام دوایی معادلەکەی ئەخوا هاوشێشەکە بەو شێوەیە بۆچی گۆڕان ینی لەو بەڵێ بەسەچە دقیق ماوێ باشە خراپ نییە بەڵێ لێرەیە ئەوان بیران لەوە کردەوە کە دوای ئەو هەموو کوشتارگەلە بۆ نمونە لە دوای کۆنگرەی ویستیڤالیا ساڵی 1940 لە ئەوروپا زیاتر تەحولێک زیاتر ڕوویە و ئەوانە جا شۆڕشی پیشەسازی بە دوایە هات ئەو با بڵێن ماکینە ئەو مانیفاکتۆرە گەورەی خستە کار بۆی کە بدوو ئاراستە بڕات ینی کۆمەلگا بە ئاراستەیەکی پێشکەوتن خوازی لە ڕووی پیشەسازی و لە ڕووی گۆڕینی ڕەوشی کۆمەلگا لە فیودالیزمەوە بۆ ئیندۆستریالەوەی کە لایەنە پیشەسازی و لایەنە تەکنۆلۆژی و هینەکەی هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەوەشە وردە وردە لایەنە هیومانیزمیەکە و لایەنە ئینسانیەکە ڕەوتی کرد ڕێگەی گرت کە دەرچوون لە گۆشەیەک یاخود لە بازنەیە کە پێویترێ بازنەی با بڵێن ئەوەی هینی کەنەسی یاخو ینی دەرچوون لە ژێر باڵی حکمی کەنیسە زیاتر ئەوان بەو شێوەیە ئەو دوو ئاراستیان ینی گەشە پێەیە دوازار گەیشتە ئەو قۆناغانی کە ئێستا ئێمە باسییانەکەین کە وەکو کۆمەلگای پێشکەوت و ئێمەش لە ناو ژێژاوی دواکەوتوی و ئەوەی کاگەریان باسی کرد چەمکی خێڵ و با بڵێن بیرکردنەوەی خێڵ و ئەوانە من یەک نمونە کۆتا قسەکان ئەوە بێ یەک نمونە باسەکەم کە بۆ نمونە باسیەوە کرێت ئێمە هەر لە ئەزمموی کاری خۆمانە وەکو جێبەجێکردنی یاسا کە ئاگاریان لەوە چێتۆزی ئاگاداری ئیشی ئێمە بێ ینی سێرەکەی هەتاکو بۆ لە دادگا کەیسێک یەکلاییە بێتەوە ئەوانە سێرەکەی لە مەجلیسێکی عەشایری و لە دیوەخانێکە لە شەو ڕۆژێکە ئەو کێشە گەورەیە کۆمەڵایەتیەکە لەوانەیە مەسەلەن بۆ نمونە ینی کوشتن و بریندارکردن و هەڵکوتانە سەرێکتری زیاتری لێ بکەوێتەوە لە شەو ڕۆژێکە مەسەلەن یا لە مەجلیسێکە لە دانیشتێکە لەوێ کوتای پێدێ بەڵام لە یاسایە بە 3 ساڵ 4 ساڵ کوتای پێ نایە ئەمە هۆکاری شکستی مؤسسەیە ینی هۆکاری شکست و لاوازبوون و بێدەسەڵاتی دام و دەستگایە لێرە من ینی بەڕێزەوە باسیەوەکەم ئێمە ڕاستە لاوازیمان هەیە لە ئادای سەروەری یاسا و یەکسانیکردنی مرۆڤەکان لە بەردەمی یاسایە بەڵام وردە وردە ئەبێ هەنگاو بۆ ئەوە بنێن ئەم کۆمەلگای مەژ لەم جێژاوە دەربچێ و ڕێچکەی خۆی بگرە بەرامبەر بە ینی بەرەو ئاقارەشی گەشی دیوی مرۆڤایەتی و مرۆڤ بوون. زۆر سپاس بۆ بەڕێزان کاتم کرد. دەربارەی ئازادی ڕەها کە دکتۆر باسی کرد هەڵبەتە ئازادی ڕەها لە ناو هەموو دینەکاندا دینی جوولەکە بێ یا مەسیحی بێ یا ئیسلام بێ هەموو باوەڕیان بە ئازادی ڕەها هەیە. ئازادی ڕەهاش بە هەموو پێوەرێک بریتە لە پێشێلکردنی مافی ئەوانی تر. لە کۆمەڵگای ئەمریکادا کە من بەپێی ئەو ئەزمونەی دوور و درێژەی خۆم کە نزیکەی 40 ساڵە بێ لە ئەمریکا ژیم لە کۆمەڵگای ئەمریکادا دیموکراتی هەیە بەڵام لەوێ دەسەڵات لە دەست دینی مەسیحیانیە. هەروەها ئەوەش با بڵێم کە ئەمریکا لە ناو وڵاتە سەناعەیە پێشکەوتووەکاندا لە هەموو وڵاتێک زیاتر مەسەبیە و ملتەزمن بە دینی مەسیحیەوە بەڵام لە بەرەوەی دەسەڵات لە دەستی دینانیە ئەوان توانێت دیموکراسی بەرجەستە بکەن بە هەمان شێوە لە ئەوروپاش. پرسیارەکەی من ئەوەیە لە کۆمەڵگایەکی وەکوم کۆمەڵگای خۆمانە یاخو بڵێن هەموو میدڵ ئیست بە شێوەیەکی گشتی کە هەموو ئەزانین حکمی ئیسلام لەس دەربارەی جێندەر دەربارەی هۆمۆسێکشواڵەتی دەربارەی ئەپۆستەسی چییە؟ ئایا ئەکرێت لە ئاوها کۆمەڵگایەکە پرینسپڵی دیموکراتیەت جێبەجێ بکرێت و خەڵکی پەیڕەوی بکات؟ گەلێک سپاس. ئێوارەتان باش. سپاس بۆ بەخرای ئازاد بوون. دەستخۆشی دکتۆرەکەم بابەتەکەی بابەتێکی زۆر گرنگە. ئەگەر بێت و کۆنفرانسێک لەسەر دیموکراسی پرێغڵەنگە نەتوانین بە پێویست قسەی تیا بکەین. من پێم خۆش بوو دکتۆر زیاتر لەسەر دیموکراسی لە عێراق بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی باسی کردووە بەڵامی ترەوە خۆی ئازادە لەوەیە. ئێمە گەر باسی حکوومەتی عێراق بکەین پێش هەرێمی کوردستان
بزان دیموکراسی لە عراق چۆنە ئەگەر لە سەرەتا دروستبوونی حکومەتی عراقی سیرکەین حکومەتی عراق لەسەر ئەساسی خەسخەسا بەشێنە دروست بووە واتە مەزهب نەتەوە کورد عەرەبیش بۆ دوو بەش سونە شیع یعنی پێش ئەوەی دیموکراسی لە عراق لەدایک بێ لە گۆڕ دراوە یعنی حکومەتێ دروست بووە لە عراقا پێش ئەوەی من بچم بۆ دەنگدان ئەزانم سەرۆک وەزیرانەکە شیعەیە سەرۆک پەرلەمانەکە سونەیە سەرۆک کۆمارەکەش یعنی پێشتر بەش کراوە بەڵێ من ئەگەر حزب بنێ ناتوان بچم پەرلەمانەوە ناتوان بچم لە حکومەتا بەشدار بم بەڵام حکومەت دابەزی بۆ ئاستی حزب دابەزی بۆ ئاستی کەس بۆ کەسێک یەک کەس دوو کەس زیاتر نا ئەو ڕۆژە دانیشتبین کاک بابە قسەی زۆر جوانی کرد وتی دوو حزب لە وڵاتی ئێمە دەسەڵاتدارن حکم دەکەن لە هەموو ژیانە دوو سکرتێرن گۆڕیەوە باوکو کوڕ تاو ئیتر ئەمە دیموکراسیەکە سپاسان من هێمن محمودم هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان ماستەرم لە زانستە کۆمەڵایەتیەکان و هاوکات لە ئەندازیاری شارستانی هەیە دەستخۆش بێ من دەنگم بەرزە و زۆریش کۆنکرێت قساکەم زۆر کاتان ناگرم سەرەتا تێبینیەکەم هەیە دیارە پرزنتیشنەکەی کاکتور زۆر بەپێز بوو دەستخۆشی لێ دەکەم بەڵام تۆزێکەکە سۆبجکتیو بە باشتر بوو زۆر لەگەڵ ئەو ڕۆی هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق چون ئێمە تێۆریەکان بەکاردێنین بۆەوەی کە شرۆفەیەکی سیاسی ڕۆژەف بکەین لە ڕاستیدا دەنا بۆ خۆی هەرکام لەو تێرمانە دەتوانێت بۆ مانگێکیش دانیشین قسەی لەسەر بکەین لە ڕاستیدا ئەمە تۆزێک لەگەڵ دۆخی ئەم ڕۆمان بگونجابایە پێم وابێ باشتر دەبوو ئەوە یەک دواتر نازانمە تێبینیە یان چی ئێمە دموکراسیمان بۆ چی دەوێت دموکراسیمان خۆ هەر بۆ دموکراسی ناوێت ئێمە دموکراسی بەڕێگایەک دەزانین بۆەوەی کە مرۆڤ بەختەوەرتر بێ ئایا بەڕاستی ئێمە پرسیارە ئایا ئێمە دموکراسیمان دەوێت بۆی وەک ڕێگایەکی کە هەست دەکەین ڕێگایەکی گونجاوە بۆی مرۆڤ بەختەوەرتر بێ ئازادتر بژی ئازاد بچمانایە ئایا مرۆڤی ئازاد بمانای ئەوەیە کە مرۆڤێکی بەختەوەریشە یان ئەم پرەنسیپانە بۆ بەختەوەری بۆ کۆمەلگایەکی باش ئێمە چۆنی پێناسە دەکەین لە ڕاستیدا ئەمەی کە باس لە لیبرال دموکراسی دەکەین لە ڕاستیدا ئێمە دەزانین لە 2008ەوە کە ئەم قەیران ئابووریە لە جیهان دروست بوو دواتر قەیرانی کۆچ دروست بووەمانە پێشترش لە مێژوشدا هەر لیبرال دموکراسی ئەڵمانیا بوو کە و بەهۆی ئەوەی کە کەسێکی وەکی هیتلەر بێتە سەردەسەڵات یان موسولینی لە ئیتالیا بێتە سەردەسەڵات ئەمە وڵاتەکانی لە ڕاستیدا هەنگاوێک نەکتەنیا بۆ پێشەوە نەچوو لە دموکراسی بەڵکو وردەوردا بناغەکانی دموکراسی لە ناوچوو لە ئەڵمانیا ئێستاش ئێمە هەمانە ئێستاش ئەوەی لە 2008ەوە ئێمە بینین بەهۆی قەیرانێکی گەورەی دارایی بەهۆی ئەوەی تەنانەت حیزبە چەپەکانیش نانتوانی وەڵامی داواکاریەکانی خەڵک بەگشتی بدەنەوە و بەهۆی ئەوەی کە ئێستا دەیبینین ئێمە لە هەمووی وڵاتە ئەوروپیەکان ئێمە بەداخەوە حیزبە ڕێسیستەکان دەبینین وردە وردە خەریکدێنەوە دەسەڵات یان هەر لە ئەمریکا بۆ خۆی کەسێکی وەک ترامپ هاتووە ئێمە شتێکمان هەیە بەنێوی ترامپیزم کات هەمووی لە هەمووی دنیا خەریکە دەبێتە بەداخەوە دەبێتە شتێک و هەموو حیزبەکان وەک وەڵامێکی بچووک بۆ داواکاریکان خۆیمە دەزانین حیزبە ڕاستیەکان هیچ پلانێکیان نییە بۆ چاکسازیەکی بنەڕەتی بەڵام چونکە زۆر شت باز دەکەن کە مرۆڤی ئاسایی پێی خۆشە وەک دەرکردنی کۆچبەر وەک سوزام زۆر شتێکی کە خەڵک هەست دەکەن خەڵک بەگشتی دەتوانێت ڕێگایەکی کورتیان پێ بدا بەوە کە بەختەوەر بن دەنگ بەم حیزبە ڕاستیانە دەدەن لەبەرەوە من بۆ خۆم هەست دەکەم کە گەشەی ئابووری لە وڵاتەکان پێش هەموو شتێکە چونکە ئێمەگە چینی مامناوەند لە کۆمەلگادا نازام کاکتور تۆش وەک من بیر دەکەوێت نا چینی مامناوەند هەتا لاوااستر بێ بە بڕوای من گەیشتن بە دموکراسی زۆر زەحمەتتر دەبێت چونکە زۆربەی خەڵک لە ڕاستیدا ناتوانن هەڵبژاردنێکی باش بکەن بۆ پرەنسیپەکانیان بۆ کۆمەلگاکەی خۆیان دێتە خوارێ ئەوەی کە ئێمە لێرە ئەیبینین بۆ نمونە من زۆرم پێ ناخۆشی لێرە زۆر جار ئەیبیستم دەڵێن خۆزگە بە سەردەمی سەدام ئەمە بۆچی دەگەڕێتەوە بە هەرو جۆری بۆ خۆشیان ئاماژتان پێکرد بۆ نەوع دادپەروەریشی کۆمەڵایەتی دەگەڕێتەوە هەموو شتێکی سەدام
جنایەتەکانی کۆمەڵکوژیەکانی هەمووی بەداخەوە لە بیرەکەنەوە. ئەمە من بۆ خۆم زۆر ئەیبینم لە نێو کۆمەڵگادا بەداخەوە لە نێو پێشتر لە نێو چینی پیر و بەساڵاتی و ئەوانەی کە تەمەنێکیانەیە دەبینرا، بەڵام ئێستا بەداخەوە من دەبینم کە تەنانەت کەسانی گەنجیش خۆزگە بە سەردەمی سەددام دەخوازن، چونکە هەز دەکەن ئەم دادپەروەری کۆمەڵایەتی بووە. لەبەرەوە بە بڕای من تەنانەت تێپەڕبوون لە لیبرالیزم ناتوانێت ئەوەمان پێنیشان بدا کە کۆمەلگا دەبێتە کۆمەلگایکی بەختەوەر، بەڵکو گەشەی ئابووری و مرۆڤ بچێتە سەرقاچی خۆی. چینی مامناوەند بەهێزتر بێ، ئەو چینی مامناوەندە داواکاریەکانی دەژێتە سەرێ، لە جیاتی داواکاری گیرفان و زگی بێ داواکاری شتی گەورەتر دەکا لە کۆمەلگادەوە. لە کۆتاییدا دەتوانێت هەڵبژاردنێکی باشتر بکە. یعنی دموکراسی نەک تەنیا نابێتە ئامرازێک بۆ خوڵقاندنی ڕیسیسم، بۆ خوڵقاندنی بوونەوەرێک کە هەر مرۆڤ بۆ خۆی خوڵقاندوێتی و بۆ خۆش خەریکە لە ناوی دەبا، بەڵکو دەتوانێت ڕێگەیەکی باشترمان پێ بدات. زۆر سپاس. طبعا دیموکراسی مێژوێکی سەیری هەیە. جۆم لێ بۆ نێ برادر باسی ئەمریکایان کرد. دیموکراسی لە ئەمریکا فەرهەنگە، کولتورە، لە ئەوروپا سیستەمە. یعنی ئەمە زۆر گرنگ، ئەمانایکی فەلسەفی و فکری هەیە. لەبەرەوە دیموکراسی خۆی پێناسەیەکی ئایدۆلۆژی هەیە. ئەم هەموو قسەیەکی ئێمە لێوەری جۆمان لێ هەمووی تەناقوزاتی فیکرە، تەساوی فیکر نییە. لەبەرەوە دیموکراسی من پێم وایە چۆن لە مێژووی سیاست و فیکر و فەلسەفا مەجموعی مستەڵەحات وجودی نەما لە کتێبا، دیموکراسی ژوردەورد ئەو شەیە ئەبێ نەمێنێ، چکە یەکەم نازانی چۆن بەکاری بێنین. کاکتۆر پێی وایە ئێمڕۆ تۆزێک لە دیموکراسی هەیە، جۆم لێ بوات جەنا بوات، بەڵام بە پێچەوانی ئەوە لەوانەیە لە دانیشتێکی تا پێی بڵێنەوە هەڵبژاردن خۆی ئێستا لە وڵاتانە دژی دیموکراسیە. هەر بۆ خۆی هەڵبژاردن ئێستا دژی دیموکراسیە، دژی ئەوەی کە ئێمە ئیبینین ئێستا لە عێراق و لە کوردستانات کە دیموکراسی ئەکرێ، بۆ ئەوە ناکرێت کە ئینسانەکە مافی بەدەستبێنە لەو کاتی وەرەقەکەی تێکە، بۆ ئەوەی تێکە کە مافەکەی تەسلیمکە. یعنی دیموکراسی هەڵبژاردن لە کوردستان و عێراقا تەسلیمکردنی مافەکانی تۆیە بە کۆمەڵێک ئینسانی سیاسی کە بەڕاستی سیاسی نین، یعنی بەمانای وشەی سیاسیات. بۆیە دیموکراسی من پێم وایە درەنگیان زوو ئەبێ بەجودی هەموو لایەک وە ئێستا لە دنیا شاخەریکی ئەوەن ئەم وشەیە لە فەرهەنگی سیاسی و ئیداری اقتصادیە نەمێنێت، چونکە دیموکراسیت بەس بە تەنها سیاست نییە. ئەوە یەک بەڵێ دیموکراسیت یعنی سیاست نییە، سنووقی دەنگان نییە و هەروەها تەمان لای ئێمە ماستاوچێتی بۆ بە دیموکراسیت. ئەمانە بۆ کەڵێ ماستاوچێتی کۆنسێپتە، یعنی کۆنسێپتێکی عقلیە، ماستەوشەی ماستاوچی کە ئیستا بەکارێنین یا وشەی گەندەڵ لە شتی شخصی پرسناڵەتی چۆتە دەرەوە بۆ بە کۆنسێپتێکی سیاسیێنێ پارادیگمێکی مێژووی سیاسی ئیداریە ئەڕۆین بەڕێوە. ئەمانە بوون بە مستەڵەحاتی گەورە کە قشانی ئەوەی کتێبی لەسەر بنووسێ. بەنسبەت ئەوەی کە پرسیارێکرا لێرە زۆر جوان بوو، ئایا کاکتۆر باسی دین زۆر کەم کرد. یعنی بۆچی لە ئەمریکا دیموکراتیت فەرهەنگە سیستەم نییە؟ ئەگەر تۆسی باسی ترامپیزم کرا، ئێستا ترامپیزم پەیوەندی بە دیموکراسی ئەوروپیەوە نییە. ترامپیزم خۆی دەسەڵاتێکی سیاسیە، دەسەڵاتێکی اقتصادیە، بەڵام ئەمریکا خۆی فەرهەنگێکی دیموکراتیتە، مێژووی دروستبوونی ئەمریکا دروستکە، بەڵام ئەوروپا سیستەمە، فەرهەنگ نییە. یعنی لە ئەوروپا دیموکراسیت فەرهەنگ نییە، سیستەمە. یعنی هەر ئەو کابرایی کە لە ناو جادەکانی بەریتانیا و سوید و ئەڵمانیا جگەرە ناکێشیە، قانون هەر یەکسەر لە مەتاری تەنەریفە و گرانکەناری دانیشێت ناو مەتارەکە دەزەکا بە جگەرە کێشە، بەڵام ئەمریکیەک ئەمە ناکە. یعنی من بۆ یەکەم 4 جار چوومەتە ئەمریکا، هەر 4 جارەکە سەرم سوڕماوە لە تەسەڕوفیەوە خەڵکە. تۆ ئەزانی وەحشیە گەبینی، بەڵام پێچەوانەکەی ڕاستە. لەبەرەوە کاک بابانجیانم پێویستمان بە سیمپۆزیۆمێکی لەسەر دیموکراسی. زۆر سپاس. دەستخۆش دکتۆر بۆ بابەتەکەت. بەس لە ڕاستیا من یەک تێبینیم هەیە، ئەویش بەسمە بە ناونیشانی بابەتەکەتەوە ئاستەنکانی بەردەم ڕاگوزەری دیموکراسی لە عێراق و هەرێمی کوردستانە. لە ڕاستیا تۆ قۆناغی انتقالی لە هەموو تاریخا، لە تاریخی مرۆڤیش قۆناغی دیاری کراوە، مەرج نییە و ساڵان دیاری کراوە بن 20 ساڵە 30 ساڵە 50 ساڵە، بەس کۆمەڵێک وڵات هەن لە دنیاە بە قۆناغی ڕاگوزەرا تێپەڕیون، بەڵام لە قۆناغی ڕاگوزەرا سیستمێکی تر جێگای گرتووەتەوە، نە دیکتاتۆرە نە دیموکراسیەوە، ئەو سیستەمە تازە جێپی خۆی گرتووە، لەبەرەوە لە قۆناغی ڕاگوزەر تێپەڕیوە و ئەو سیستەمە لە کوردستانە کە جێپی خۆی گرتووە، ئەوەیە کە لە علومی سیاسی پێوتێ الانتخاب المنتخب، عفوا الاستبداد المنتخب، دەسەڵاتگەری هەڵبژێراو،
ئەوەی کە لە ئینگلیزی پێوترێت ئلکترال ئۆتۆریتاریزم، ینی سیستمێکی دەسەڵاتگەری پاوانخوازی کۆنتڕۆڵکراوی ملکەچ پێکەنەر بەڵام هەڵیش بژێراوە. ئەمە لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە ئێران و لە کۆمەڵی وڵاتانی دەرەوەی ئەوروپا بەتابەتی ئەوروپای غەربی، یان ئێستا تۆ نمونەی ئەوروپا زۆر هێنایەوە، بەڵام لە ڕاستیە ئەو نموزەجەی کە تۆ بەلای تۆ سەرکەوتووە، ئەوەی کە فرانس فۆکەیاما و سامۆنەتەکنی ژاماژیان پیاوە لە کۆمەڵێک وڵاتی زۆر دیاریکراو نەبێت لە هەموو وڵاتەکانی تر بە جۆر لە جۆرەکان جۆرە سیستمی تر سەرپێکەوتووە. ئەو سیستەمەی لە کوردستانە کە لە ڕاستیا بێ ناوی بندرێت، چونکە ئەم سیستەمەی کە ئێستا لە کوردستانە هەیەوە هەمومان هاوڕێن کە دیموکراسی نییە، ئەی چییە؟ دیکتاتۆریش نییە، ئەی چییە؟ لە ڕاستیا لە علومی سیاسەیە ئەم ناسنامەیە بۆ سیستمی هەرێمی کوردستان گونجاوە، ئەویژەوەی دە سیستمێکی دەسەڵاتگەری پاوانخوازی هەڵبژێراوە. سیستمی دەسەڵاتگەری پاوانخوازی هەڵبژێراوی چییە؟ ئەو سیستەمەیە کە هەڵبژاردننی تیاکرێ، بەڵام ئەو هەڵبژاردنە ئازاد و پاک و خاوێن نییە. فرەحیزبی هەیە، بەڵام فرەحیزبێکی سنووردار بۆ شێوازی کە دەسەڵات دەیەوێ کۆنتترۆلی لایانی ئابووری کردووە، میدیای کردووە، دادگا هەیە سەربەخۆ نیە، میدیا کۆنتترۆل کراوە، کۆمەلگای مەدەنی کۆنتترۆل کراوە. ئەوەیە کەسە لە کوردستانە هەیە و تایبەتمەندێکی تری زۆر کارەساتی ئەم دەسەڵاتگەرە، ئەویش بە مەرکزیکردنی دەسەڵاتە، بە مەرکزیکردنی دەسەڵات، بە ناوەندکردنی دەسەڵات لەلایەن خێڵێکەوە، لەلایەن حیزبێکەوە، لەلایەن گروپێکی شخصیەوە، لەلایەن ئەوەی کە لە رووسیا هەیە، لەلایەن ئۆلیگارشێکەوە. لەبەرەوە لە ڕاستیا ناوهێنانی کوردستان و عێراق بەڕاگوزەر لە ڕاستیا پێم وایە هەڵەیە، هەر لە ناو تەسمیەکەی ناو لەناکی غەڵەتە، و لە عێراقیشا بە هەمان شێوە، لە عێراقیشا سیستمێکی مەزهبی دەسەڵاتگەری هەڵبژێراوە لە عێراقا بە کۆنتترۆلکردن و بە ملکەش پێکردنی تەواوی جونگەکانی ئەو کۆمەلگایە بۆ ئەو بەشەی کە خۆی ئەوێ کە ئەویش ئۆپۆزیسیۆنێکی احتیوا کراوە. بەرحاڵ دراسە زۆرە لەسەرەوە، بەڵام ئەم قۆناغەت چۆن ببین بەرە و دیموکراسی لە ڕاستیا ئەو جیاوازیە کە هەیە ئەویژەوەی تەنها ئەکرێت دیموکراسی بەبێ لیبرالیش بکرێ، خود ئایا دیموکراسی ئەکرێ بە لیبرالی بکریان ناوەی کتێبەکەی فەریزەکەریا ئیلیبرال دیموکراسی نالیبراڵە. ئەمە مناقەشەیەکی ترە، بەڵام ئەوەی کە گرنگە بەلای منەوە ئەوەیە کە ئەدەبیاتێکی تری تازە بوو، ئەوەی کە ئێمە لەم قۆناغە ئەمەی سیستمە دیکتاتۆریە هەڵبژێراوە، ئەفو دیکتاتۆری تۆزێ قورسە، ئەم سیستەمە پاوانخوازی هەڵبژێراوی لە هەرێمی کوردستان و عێراق و کۆمەڵە ناوچەکە هەیە، لە ئێران و لە میسر و لە ڕۆژهەڵاتی ناوڕاستی، تەنانەت لە ئەوروپای شەرقیژێ، لە پۆڵندا و لە ڕۆمانیاوان. ئەو نموزەجێک کە تۆ ئێڵەی تەنها لە ئەوروپای غەربی سەرکەوتووە، گینا بچە بۆ ئەمریکای لاتینی، بچە بۆ ئەفریقا، زۆربەی زۆری لەم بابەتەیە، بچە بۆ رووسیا، بچە بۆ چاینا حیزبێ، ینی ئەویش دیسانەوە سیستمێکی دەسەڵاتگەری چەپگەری حیزبێکی چەپی دیموکراسی چەپگەری ئایدۆلۆژیا هەڵبژێراوە لە خلیجا بە هەمان شێوە. بەرحاڵ ئەمە چۆن بگوێزینەوە، یاخود دەرەچە چیە، یاخود مەخرەج چیە بۆم بابەتە. لە ڕاستیا کتێبێکی تازەیە کە ئەویشەوەیە کراوە بە کوردیش، بۆچی نەتەوەکان شکست دێنن، Why Nations Fail، ئەڵە جیاوازی نەتەوەی پێشکەوتو دواکەوتو، نە جوگرافیایە، نە زمانە، نە ئاینە، نە کلتورە. ئەوەی مناقەشەیە کە کراوە ڕۆشتووە، لە ڕاستیا سێشتە دامەزراوە. ڕاستی ئەمە مناقەشەی تازەیە، ئایا چۆن لە کوردستان و عێراقا بەڵە ڕاستیا دامەزراوە هەیە، بەڵام ئیش ناکە، یاخود فەشەلی هێناوە، ئیفلیش کراوە، پەرلەمان هەیە تا ئەیبینی دیموکراسیمان هەیە، بەڵام بەبێ کەسانی دیموکرات. یاین چۆن دامەزراوەکی بە دامەزراوە بە دادگاکانیشەوە، ئەویشەوە مناقەشێکی زۆرتر هەڵەگرێکە، ئایا چۆن دامەزراوەیەکی کارتۆنی ئیفلیچکراوی دەستەمۆکراوی گروپێکی دەسەڵاتگەر ئەکەی بە دامەزراوەیەکی فعلی کە یاسا سەروەربێ، ئەوە ئیشە قورسەکەیە. بەڵام دیسانەوە گەڕێم بۆ ئەو قسەیەم کە لە ڕاستیا ناوهێنانی ئەم جۆرە وڵاتانە بەڕاگوزەر من پێم وایە چیتر ئەم ناوهێنانە لەوە چێ ئیش نەکات. زۆر سپاسەتان خۆش بێ. سەرنجێک و پرسیارێکشم هەبوو کاتێک باسی دیموکراسیە کرێت، لە من زیاتر لەسەر هەرێمی کوردستان ئەمە سەبکەم، یەکسەر وابەستا کرێتەوە بە دینەوە، باسی دینەکرێت لە کاتێکدا 35 ساڵە ئەو دەسەڵاتی کە حکومڕانی هەرێمی کوردستانەکە حیزبە ئیسلامیەکان نین و خۆشمان ئەزانین تەنانەت لە ناو پەرلەمانیشە حیزبە ئیسلامیەکان و ئەوانەی باڵادەستن ئەو کورسێ زۆریان نییە، یاخود ئەو کاریگەریە زۆریان نییە. بۆچی لە هەرێمە هەر شتێک ئەبێت ئەبەسترێتەوە بە دینەوە؟ منەمەوە پرسیارم دەستکەوێت، وەڵامی ئەو پرسیارە. کاریگەریەکەی لەکوایە؟ ئەمێ لەوە تێبگەم. سپاس. وەڵای من نەمیست هیچ کۆمنتێک بم، بەس لەسەرەوەی کامەران شتێکی لا دروست کردم. تاوان لە ئەوروپاشا فەرەنگە، خۆ دەزانی دیموکراسی لە ئەوروپاوە هاتووە، ناکرێت لەو شوێنەی کە لی دروست بۆ فەرەنگ نەبێت
لە شوێنیشکە بێ بە فەرەنگ و لیا بێ بە سیستەم خۆش دەدانی سیستەمەر لە فەرەنگەوە دروستەکرێت ئەو فەرەنگە گرنگە چووکم من تەجروبەی خۆمەیە من لە وڵاتی شێور و ئەوروپیا گەورە بووم و خوێنومە و هاتوومەتەوە وێرە هاتە تەجروبەی دوو شوێنەمەیە شوێنیشان دیموکراسیە و ئەوی کە نایەنێن ئەوروپا و ئەوروپای ڕۆژاوە لەگەڵ ئێرەدا. خاڵی دووەم کاک دکتۆر وەڵایی تێبینیەکمە بوو لە بابەتەکە دەست خۆش بێشتی زۆر گرنگە باس کرد بەس هەنێ پەرشوڵایی تیا بوو بەڕاستیەکەی تۆزە وەحدەی مۆزوعی تیاکەم بوو مەسەلەن من پێم خۆش بوو ئەو شتانی کە باسی کرد لەسەر ئەفلااتون و سکرات و ئەوان و دوایی لەسەر جانجاگ ڕۆسەوە هەنێ تەجاروبی ئەوروپا و ئەمانە هەرێمی کوردستانە زیاتر کردای بە پرۆریەتی ینی بە ئەسباقێت باسی کردایە ئەمە یەک دوو نقطەیەک زۆ گرنگە کە بەداخۆ ئاماژۆ پێنەدا مەسلەی دیموکراسی پەیوەندی بە فۆرمی سیاسی حیزبەوە هەیە ینی ئەو ئەحزابە سیاسیانەی کە با بڵین دەموچای ئەنزیمە سیاسیەکەن لە وڵاتەکەیە من لە بابەتەکە تا بەرجۆم نەگەوە باسی حیزبی سیاسی بکەی کاوەڕێکی زیشی گرنگە تۆ هەر لەناو هەر کۆمەلگایەکە لەناو هەر ئەنزیمەیەکی سیاسیە ئەو حیزبە سیاسیانە نوێنەر و مندوبی کۆمەڵی نوخبەن ئەوانە باڵێن تەمسیلی نیزامە سیاسیەکەگەن من پێم خۆش بوو زۆر جەختە لەسەر ئەوە بکردەوە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کێشێمانێ زۆربەی حیزبە سیاسیەکان وەکو هەندێکیش لەو برادرانە لانەیە کادری حیزبە سیاسیەکان بن حیزبی سیاسی ئێمە هەتایە سا بەڕاستیەکەی متەئەسیرە بە حیزبی ستالینی و کاتی شوعێت و ئەو جۆرەشتانە تەنانەت ناوی کادروشتەکە جوابزانم هەر ڕوسیۆمانی ئێسا بەکارێن لێرە بۆیە لای من گرنگ بوو جەختێک لەسەر حیزبی سیاسی بکردایەوە چونکە حیزبی سیاسی بڕبڕەی پشتە عاملیشی گەورەیە مۆتیفێکی گەورەیە بۆ ئەوەی ئەو کۆمەلگایە بەرەو کۆمەلگایەکی ئەگەر پاشکەوتووە ئەگەر فیودالیزمە ئەگەر ئەقتاعی هەرچ شتێکە قۆناغەکە تێپەڕێنە بەرەو دیموکراسی دەست خۆش بێ دووبارە سوودمان زۆر لە زانیاریەکانە وەرگرت و سپاسی ئەو برادرانە ژەگەم کە کۆمنتیانە هەرێمەوە گەر کاک ئیمداد ئۆکەی یا پێین ئێمە کاتە دەین بە دکتۆر جان چەند دەدەقەیەک باشە 15 دقه باشە 15 دقه 15 دقه دەین بە دکتۆر و بێگومانم بابەتە و کۆی کە سەرەتاوتم کات زۆرە بە کات زۆرە هەڵەگرێ و لەگەڵ تێبینی سەرجەم هاوڕیانە من خۆم ناتوانین لە مودەی نیو سعادیاوە حەقی تەواو بین بە ومەدە تاریخی ڕوونکردنەوەی لە هەرێمەوەی کە لای من گرنگ بوو طبعاً بیدایەت بیرم لەوە کردەوە کە باسی دیموکراسی نەکەم ئەسڵەن لە گوزەرەوە دەست پێ بکەم بەڵام وەکو پێشینەیەکە بێت دیموکراسیت چییە چۆن هاتوۆتە ئێرە دواتر گوزەری دیموکراسی بۆیە کە گەشتە کۆتایی قۆناغی گوزەرەکە کاتەکە کەم بووەوە بەگشتی ئەگەر لە کاکشوانەوە دەست پێ بکەین بێگومانە و ڕخنانە زۆرن کە لە لیبرالیزمە گیرێن من خۆم نامەی ماسەرەکەم لە مەدرسەی فرانکفۆرتە هەمووی ڕخنەگرتنە لە لیبرالیزم لە فکری غەربی لەوەی کە بە ناوی ئازادی و کەپیتالیزم وانە بەڵام کاتێک کە تەماشای واقعەکەین ئەتوانم بڵێم لیبرالیزم جارێک تاکە فکرێکی دیاریکراو نییە لیبرالیزم لە قۆناغی گەشەکردنیەوە لە دایکبوونیەوە تا گەشتۆتە ئەمڕۆ هەوراز و نشێوی زۆری بینیوە لە سەرەتا ئەتوانم بڵێم لە بەریتانیاوە لە ئەفکارەکانی جۆن لۆک و ئادەم سمز هەر لە قۆناغی دوای ئەوان لای جێرمی بێنسام کە جەنابەت ئاماژت پێیەوە جۆن ستیوارت میل ئەتوانم بڵێم ڕخنەگرتنە لە لیبرالیزمەکەی جۆن لۆک کە ئەو بە ناوی ئازادی بازار و دواتر بە ناوی بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ تاکە کەس تا ئاگاتە لیبرالیزم لای تۆماس هێلگرین تا سەردەمی مۆدێرن وە لە سەدەی بیستەم جۆرێک لە لیبرالیزم لەژێر ناوی نیوە لیبرالیزمە کە چەپەکان ناوێ ناوە لەدایی کە بێ کە من خۆم لەگەڵ بۆچوون و ئەفکارەکانی نیوە لیبرالیزمانیم چونکە تا ڕادەیەک ئایدۆلۆژیایە کە بە بڕوای من دژی ئینسانیەتە بەڵام ئەمە لە خەونی چەپەکانە هەیە لە خەونی ئاینەکانە ڕوانگە ئاینەکان هەیە من خۆم تا ڕادەیەک معجیبم بە ڕوانگە چەپەنوویەکان بەڵام من پێم وایە لەسەر ئەرزی واقع ئەوەی کە توانیوێتی کۆمەڵگەیەک کە تا ڕادەیەک بە کەڵکی ژیانکردن بێت بە ئافرێنێ تەنا کۆمەڵگە غەربیەکانە یا لیبرال دیموکراسیە لە مۆدێلی سۆشیال دیموکراتیە دیسانەوە لەژێر کاریگەری فکری لیبرالیزمە توانراوە موسڵمانێکی ئەوە بەدی بهێنرێ بەڵام ڕخنەکان بۆ لیبرالیزم من پێم وایە قابلی ڕخنەگرتنە ئەفکارەکانی لیبرالیزم بەڵام بۆ دنیای ئێمە ناکە ئێمە هێشتا لە ناو نەگەشتونەتە ناو لیبرالیزم و دیموکراتی بۆ نمونە کابرایەکی ئەڵمانی
سویدی نەرویجی ئەمریکی مافی خۆیەتی ڕخنە لە لیبرالیزمی وڵاتەکەی خۆی بگرێ بەڵام منێکی عێراقی یا خەڵکی هەرێمی کوردستان کە هێشتا بە ئەلفوبی لیبرالیزم ئاشنا نیم هێشتا کۆمەڵگەی ئێمە لە ڕوانگەی خێڵ و عشەتەوە مامەڵە لەگەڵ تۆوەکە پێم وایە ڕخنەی لیبرالیزم هیچ شتێک بۆ ئێمە ناکات. لیبرالیزم طبعا لە نێوان لیبرالیزم و دیموکراسی یا وەکوی کە شۆن ئاماژەی پێ لیبرالیزم یا ئیندیڤیدوالیزم دژە دیموکراسیە نازەم ئەگەر جەنابەت وادوت تاریخی لیبرالیزم مەزانیت یعنی تەنانەت چۆنزۆ دژی دیموکراسی بێگومان لە نێوان ماوەیەکی زۆر یعنی ئەوەی بۆچوونی من ئەوەی کە ڕوویەدا لە دوای 1688ەوە ئەوەی کە پێڵێن گلۆریەس ڕڤۆلیوشن ئەوە ڕێخستنێک بوو بۆ ململایی لەسەر دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە من هەڵبەتە دژی لیبرالیزم نیم کەوە ئەو شتی هین کردووە بەردەست کردووە بەس دژیم چونکە پێمە ناکرد جێبەجێ بکەیت پێمان ناکرد دیموکراسی پێدەست بکەیت خۆشی ئەسڵەن دیموکراسیش پێی ناکرێت ئیساکە دیموکراسیەکە لیبرالیزم پێی نەکراوە ئیساکە دیموکراسیەکەی خۆیان کێشەکەی ئەوەیە ڕاست لە جناب دەزانی کاوشوان بێگومان منەوەی کە جەختم لێ کردەوە لیبرالیزم و بیری لیبرال بیری ئازاد پێش دیموکراسیە داتووە دیموکراسیت خۆی بۆ خۆی ئایدۆلۆژیان نییە جۆرە ژیانێکە جۆرێکە لە حکومڕانی جۆرێک لە کۆمەلگە دروستەکە بەڵامەوەی کە من جەختی لە یەکەمەوە ئیندیڤیدوالیزم لەگەڵ لیبرالیزم بنەمان بۆ تێپەڕاندن بۆ دیموکراسیدا بە دیێنانی دیموکراسی بەڵێ بەڵام دواتر مافی خۆمانە ئێمە ڕخنە لە لیبرالیزم بگرین لە جۆرێک لە تاگەرایی کاتێک کە سنوور بڵێن تێپەڕێنی یا هەندێک پیان وایە کە و دیموکراسیەتی کە لە غەرب هەیە ئەسڵەن ئەمڕۆ ئەو شتە نییە و مژدانە نییە کە لە ناو فکری ڕۆشنگەریە وتراون. سەبارەت بە کاک سابیر بە گشتی باسی تەحولات لە کۆمەڵگەی فیوداڵیەوە بۆ کۆمەڵگەی مۆدێرن و دواتر بە دیێنانی دیموکراسیەت لای کاک ئارام دەسەڵات لە دەستی دیندا نییە کاگەرم گەروا تێگەشت بێتم واتە باسمان لە دین نەکردووە جەناب دەڵێ بەڵێ ئەگەری بە دیێنانی دیموکراسیەت بێگومان کاک بەڵێ بە دڵنیایی بەو جۆرەیە کاگەرە من بۆیە زۆر جەختم لێ نەکردەوە بێگومان من خاڵی یەکەمم کردە بنەما کاتێک کە تاگەرایی لە دایکە بێ ئاین خۆ بەخۆ کاڵە بێتەوە لە کۆمەلگەی خۆمانە کە تاگ نییە دین وای کردووە کە سەیتەرە بکات چونکە ئێمە لە چوارچێوەی خێڵ و خزمایەتی و عاشەتگەرایی زیاتر دین وەکو پەناگەیەکەوە بە یەکەوە کۆمانەکاتەوە من پێم وایە ئەم تەحولێکی خودی نییە تەحولێکی ئۆبجەکتیڤانەیە کاتێک کە خۆ بەخۆ کۆمەلگا گۆڕێ و تاگەرایی لە دایکە بێ بەهۆی گۆڕانی ژێرخانەوە ئەو کاتە خێڵ و خزمایەتی و دینیش کاڵە بێتەوە واتە خۆ بەخۆ هەوڵدان بۆ کاڵکردنەوەی دینەوە ئەوەی کە ڕوانگە ئاینەکان لە خۆمانە وروژێنین بە درێژایی ئەم ماوەیە توانم بڵێم لە دوای نەوەتویەکەوە قسە زۆر کراوە بەرامبەر بە ئاین بەڵام بەداخەوە ئاین و ڕوانگە تونڕەوەکەی فۆرمە تونڕەوەکەی ئاینیش ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنا بنەمە نەبوونی تاکەکە وای کردو ئاین باڵا دەست بێ بەڵام ئەگەر پرسیارەکە وەیە ئایا گەردین بەم جۆرە تەواجود دێبێت لەناو کۆمەلگا ئەگەری بە دیێنانی دیموکراسی هەیە من پێم وایە نەخێر چکە یەکێکە لە ڕێگریە گەورەکان لە بەردەمی دیموکراسیت و لیبرالیەت کاک فەرهاد ئاماژەی بەوەیە کە دابەشکاری لە ناو حکومڕانی چ لە عێراق و چ لە هەرێمە شتێک نییە ناوی دیموکراسی بێ بەڵێ خۆی دیموکراسیە دەتوانم بڵێم لەژێر ناوی دیموکراسی تەوافقیشا پێناسە کراوە جۆرێک لە دیموکراسی و کۆی کە لە ئەڵمانیای فیدراڵیش هەیە بەڵام بێگومان هەمومان کۆکین لەسەرەوە تەنها لە تەسمیەکە ئایەمە دیموکراسی یا دیموکراسی نییە من نتوانم بڵێم لەبریەوەی کە دیموکراسیت نییە دیموکراسیکی لاوازە هەمان شتەگرێتەوە بەڵام ئایا بە معنای کەلیمە و دیموکراسیەتەیە کە ئێمە لە غەربەی بینین لە ڕۆژاوایی بینین کە تایە مرۆڤ بەو جۆرە مامەڵی لەگەڵاکرێ نەخێر لەبرەوە پێ وایە گرنگ نییە ئایەمە دیموکراسی بیا دیموکراسی نەبێت چونکە دیموکراسی خۆی بۆ خۆی شتێک نییە کە بتوانێت هەرەوەی کە ناوی دیموکراسیمان لێنا ڕوانگەیەکی پۆزتیڤانەی هەبێ بەڵکووە کرێ دەگە دیموکراسیەکە لاواز بێ لە دیکتاتۆری خراپتر بێ کاکی من ئامان ژەی بەوەیە کە زیاتر جەختمان لە هەرێمی کوردستان نەکردەوە من تاوان جارێکی تر بڵێم ماوەکە ڕەنگە هەرەوەنەی بەش کردی بێ من خوازیارم و هیوادارم کە ئەمە بەردەوام بێ ئەمە بتوانین هەر جارە و جەخت لە قۆناغێک لە سەردەمێک بکەینەوە یاخود لە یەک ڕوانگە بکەینەوە
هەدەفەکە ڕاستە باسکردن لە هەرێمی کوردستان و لە عێراق بوو کە ئایا گوزەر بەرەو دیموکراسی کراوە ڕوویاوە ئایا لە قۆناغی گوزەرانیا لە هەر ئەسڵ نەچونێتە قۆناغی ڕاگوزەری دیموکراسی نییە وەکو دکتۆر محەممەد دەڵێ من ئەوەی کە بە پەلە جەختم لێ کردەوە کۆمەڵی ئاستەنگ هەن لە لای زوربەی بیرمەندانی بواری کۆمەڵناسی سیاسی ئەوانی کە جەخت لە گوزەری دیموکراسیەکەنەوە ئاماژەم خاڵانە درراوە کە لە هەرێمی کوردستانە هەمومانەی بینین و منیش ئاماژەم پێیا بەڵام بە بڕوای من گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی ئۆبجکتیڤانەیە لە خاڵی یەکەمەوە کە تاگەراییە دەست پێەکە دواتە ئەگەر تاکی ئازاد نەبێ ئەگەر کۆمەلگە لەسەر بنەمای ئیندیڤیجوالیزم و هاوڵاتی بوون سیتیزنشیپ بنیاد نەندرێ ئەو تەحولی دیموکراسیە بەدی نایەت و دیموکراسیەکمانە بێت بەڵام ئەو دیموکراسی کە ئەتوانم بڵێم لە دیکتاتۆریەت خراپترە و بێگومان دیموکراسی لە زۆر وڵات ڕێگەی بۆ دیکتاتۆریەت کردەوە مەسەرەن ئەڵمانیا وەکو جەنابەت ئاماژت پێەیە هێتلەر لە ڕێگەی دەنگانەوە هاتە سەردەسەڵات بەڵام دواتر خۆی دژە دیموکراسی بوو و یەکێک لەو خاڵانی کە بەلامەوە گرنگە لە فکری غەربی بۆ چوونەکانی کارل پۆپەر کە بەداخەوە لێرە من ئاماژەم پێنەیە بەردەوام باسی نیزامی لیبرالیزم وەکو پیکەرێکە کاکە مرۆڤ بە چەکشێکەوە بێت بەردەوام خەریکی بێ چونکە بۆ هەر لەحزەیە گەگەریەوە هەیە کە دیموکراسیت بەرەو دیکتاتۆریەت هەنگاو هەڵبگرێ یاخود هێزە دژە دیموکراسیەکان لە ناو نیزامی دیموکراسیا لە ڕێگەی وەرگرتنی دەسەڵاتەوە کۆمەلگە بە پێچەوانەوە هەڵگێڕنەوە بەرەو دیکتاتۆریەت وەکوی کە لە ئیتالیا و لە ئەڵمانیا ڕوویە لەبەرەوە دیموکراسی قۆناغێک نییە کە ئێمە پێی بگەین و کۆتایی هاتە بێ بەڵکو شێوەیەکە لە ژیان کە ئێمە لە ڕوانگەی باشتر ژیانەوە چۆن بتوانین باش بژین بە بەردەوامی بەراوردی بکەین بۆ جۆرە فەرمانڕەوایی کە هەیە و ئەو تێزەی کە یا ئەو میکانیزمی کە کارل پۆپەر باسی کردووە ڕخنەی بەردەوام یا عەقلانیەتی ڕخنەگرانە بەردەوام لیبرالیزم یاخود دیموکراسی ئێمە وەکو مرۆڤ لە ناو کۆمەلگەکە بەردەوام لە سنگەری ڕخنابین لە پێناوی ئەوەی کە ئەم لیبرالیەتە یاخود ئەم ئازادیە بەرەو دیکتاتۆریەت نەشکێتەوە یاخود بەرەو دژی ئینسان نەڕوات دکتۆر کامەران ئاماژەی بەوە کرد کە دەنگدان دژە دیموکراسیە من پێم من جەخت لەواکەمەوە جەنابی دکتۆر کە من تەسمیەکە بەلامەوە گرنگ نییە ئەمە دیموکراسی بێ یاخودنا ئەوەی بەلامەوە گرنگە کە ئەو شتەی ئێمەمانەوە بەدیبێنین ئەوە نییە چونکە ئێمە بمانەوە نەمانەوێت ئایدیاڵێکە یەکە خۆمانی پێ بەراورد دەکەین ئەگەر ئایدیاڵەکەمان نەناسیایە ئەمڕۆ باسی ئازادی و یەکسانی و دادپەروەری و شتانەمان ناکرد لە قۆناغێکە کە مرۆڤ کراوەتە کۆیلە لە پێناوی کۆیلایەتیە خەباتی نەکردووە چکە درکی بە دۆخێک نەکردووە کە تایە کۆی لە وجودی نییە من پێم وایە قەرزاری فکری غەربین کە ئێمەی فێریەوە کردووە کە مرۆڤ بێ ئازاد بێ مرۆڤ بێت یەکسان مامەڵی لەگەڵا بکرێت مرۆڤ بێت دادپەروەرانە مامەڵی لەگەڵا بکرێت دواتر دادپەروەرانە چۆنە ئەوان فۆرمێکی دادپەروەریان نەهێناوە بەسەر ئێمە یا سەپاند بێتیان بۆ نمونە دادپەروەری لای ئەفلاتون جۆرێکە و لای جۆن ڕاڵز جۆرێکی ترە لای ئەمارتیاسن جۆرێکی ترە لەبەرەوە دادپەروەری ئەو شتەیە کە هەمیشە تایە مرۆڤەکان بتوانن لە ناو فەزایەکی ئازادا بەرگری لە مافەکانی خۆیان بکەن و من پێم وایە لەم ڕوانگەیەوە هابرماس کە کەسێکی بتوانم بڵێم لە ئەنگری چەپە کە باس لە فەزای ئازادەکە گرنگترین شت پێش دیموکراسیت بوونی ئەو فەزا ئازادەیە کە ئێمە تایە کۆ ببینەوە و تایە داوای مافەکانمان بکەین تایە لەسەر بابەتە گشتەکان قسە بکەین بە ئێستاشەوە کە لە قۆناغی هەندێک بڕوایان بە دیموکراسیت نەماوە جێگەی دڵخۆشیە کە لە سویسرا لە هەندێک لە کانتۆنەکانە هێشتا ئەو قەراراتانی کە ئیرێت خەڵک بڕیاری لەسەریان لە هەندێک لە نیو کارتۆنەکانە خەڵکەکە خۆیان بڕیارەیەن و یاساکان داهێن جارێکی تر لە ڕێگەی ڕێفراندۆمەوە ئەدرێتەوە بە خەڵکەکە قبولی بکەنیان نیکەن کە بوونیان فەزاگشتیە توانم بڵێم لەناو کۆمەلگەکانی ڕۆژهەڵات لە ئەفریقا لە ئەمریکای لاتین تا ڕادەی ئەو پەڕیکەمە بوونی نییە بەڵێ استبدادی هەڵژێرا و یا دەنگدان بۆ تەسلیمکردنی ئیرادە ینی من بە دکتۆر محەممەد جنابی دکتۆر محەممەد باس لاواکە کە لە قۆناغی ڕاگوزەر نین بۆ چوونێکە مای قبولە واکرێت ئێمە ئەسڵەن ڕاگوزەر نەبین لە قۆناغی گوزەری دیموکراسیان نەبین بەڵام من پێم وایە کە ئێمە لە قۆناغی گوزەری دیموکراسیین و بەشێک لە حکومڕانی کە هەیە حکومڕانیەکی دیکتاتۆریانە نییە بە مانای کەلیمە و دیموکراسیەتیش لێرا پێ هەڵدان نییە وەسف نییە بەڵام جۆرێک لە دامەزراوە وجودی هەیە دامەزراوەکان لاوازن جۆرێک لە دەساودەستی دەسەڵات هەیە بەڵام خەوش لە ناو دەنگانە هەیە بەڵام فەزایەک ئەگەر بڕەخسێ لە داهاتوو چ بە کاریگەری دۆخە ئۆبجکتیڤەکە بێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێت ئێمە بتوانین بڕۆینە ناو دنیای دیموکراسیەوە
و لێرە داوەکو پێم وایە کاک بەڵێ کاک فەرهاد کاک من ئاماژەی پێەیە بوونی حیزبی سیاسی گرنگە خۆی لە خۆیە کاکزانە باسی حیزبی سیاسی کە ڕۆڵی گرنگە لە تەحولی دیموکراسیە تامان لەو قۆناغانەی کە بۆ تەحولی دیموکراسی باس کراون بە تایبەتی شێوازەکانی دیموکراسی بەشێکی زۆریان جەختیان لەسەر نخبەی دەسەڵاتدار کردوتەوە ئەگەر نخبەی دەسەڵاتدار مەیلی دیموکراسی هەبێت چ لە ڕێگەی تەوافقەوە بێ لەگەڵ یەکتریا چ لە ڕێگەی ناکۆکبوون و دواتر دەرفەت ڕەخساندن بۆ ناکۆکەکە ئەکرێت دیموکراسیت بێتەکایەوە و لە ناو کۆمەڵگەی خۆمانەکەی بینین لە عێراق و هەرێمی کوردستانیش لە ناو نخبەی دەسەڵاتدارە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ئەگەری تەحولی دیموکراسی کەمە تاوان بە گوێرەیەوە بە براوتکاریایی کە کراوە لەو کۆمەڵگایانەی کە گوزەری دیموکراسی لە خوارەوە ڕوویاوە لە ڕێگەی شۆڕشەوە لە ڕێگەی جەماوەرەوە زیاتر بەرەو دیکتاتۆرێ شکاوەتەوە بەرەو توندوتیژی لەبری بەدیێنانی دیموکراسی و باشترین جۆری دیموکراسی ئەوەیە کە لە ناو نخبەی دەسەڵاتدارەوە دەستی پێکردووە واتە حیزبەکە لە ناو یەکێک لە حیزبەکان لە ئەنجامی ململانێ و جۆرێک لە فشار و جۆرێک لە پلۆرالیزم مەیلێک بۆ دیموکراسی دێتەکایەوە یاخود ناکۆکیەک لە نێوان نخبەی دەسەڵاتدار و دواتر بۆ حەلکردنی ناکۆکیەکە پەنا بۆ دەنگان و بۆ جۆرێک لە دامەزراوە دیموکراسیەکان ئەمە ئەگەری هەیە بەڵام بە ئایا ئەم حیزبانی ئێمە یا لە عێراق لە وڵاتانی ڕۆژهەڵات ئەکرێت دەمانە خۆ بە خۆ تەحولی دیموکراسی بەدیبێنن من پێم وایە تا ڕادەیەکی زۆر زەحمەتە تەواو پێمە دنیا خان بەڵێ بۆچی دین کاتێش کەسەکە هی حزب بە ناو چەپ و عیلمانیەکانە بوو ئەونا من پێم وایە گرفتەکە تەنها لەوان نییە کە حیزبێکی دینی دەسەڵاتدار بێ ئێمە پێمان وابێ کە ئەم نادیموکراسی دەخۆڵکێنێ دین لێرا وەکو کولتور کاریگەری لەسەر دۆخێکەیە کە تایە تاگ و جوودی نییە دین کە کۆنتترۆلی تەواوی کۆمەلگەی کرد هەموو مرۆڤێکە کە بێتە ژێر کاریگەری دینەوە واتە بە نمونە لە فەیسبوک ئەگەر کۆمنتێک بنووسی کە لەگەڵ ڕوانگەیەکی دینی تا ڕادەیەکی کەمیش پێچەوانە بێت ئەتوانم بڵێم هەزاران جوێنە بۆیت ئەمە وانێت مانای وایە کە دین تەحەکوم بە ئێمەواکات بە عەقلی ئێمەواکات واتە دین ڕێگە نایە کە فەزایەکی ئازاد هەبێ من تیایە ڕەخنە بگرم کۆنتترۆلی دینی تەنها لە ڕێگەی حیزبێکی سیاسیەوە نییە ڕاستە من پێم وایە گەر حیزبەکان حاکم بوونایە لەوانێ باشتر وایە بۆی خەڵک بە تەواوی ڕوانگە دینەکانی بۆ دەربکەوێت بەڵام کاتێک دین وەکو کولتور لە ناوە تۆ داگیرەکە تۆ کاتە ناتوانانی وەکو مرۆڤێکی ئازاد ڕای خۆت دەربڕی وەکو مرۆڤێک گزارش لە بیر و بۆچوون و ڕفتاری خۆت بکەیت و ئەمەش خۆی بۆ خۆی پێچەوانەیە و بارودۆخەیە کە من پێم وایە بنەمایە بۆ دیموکراسی کە ئازادی تاکە کەسی و ئیندیڤیدوالیزمە واتە دین لێرا ڕۆڵێکە بینیە کە پێچەوانەی ئیندیڤیدوالیزمە پێچەوانی تاکی ئازادە بەڵام ئایا ئەمە لە ڕێگەی ئەم گۆڕانکاریە چ کاتێک ڕووەیە کە دین نەتوانێت تەداخل لە ناو ژیانی دەخالە لە ناو ژیانی کۆمەڵایەتیە بکە لە ناو ژیانی سیاسی بکە بە بڕوای من ئەم بارودۆخە خۆ بەخۆ ڕووەیات گۆڕانکاریەکی دێتەرمێنیستیە بەڵام لە هەمان کاتە کاریگەری وشیاری کۆمەلگا بەسەریەوە دیارە بێ تا بە بروری زەمەنە و گۆڕانی کە لە ئەوروپا ڕوویاوە و لە ئەمریکا لە ماوەیەکی کەما ڕوویان نەیاوە و کۆی کە فرانسیس فۆکۆیاما ئاڵێت دامەزراوەکان سەردەمێکی درێژیان پێچووە تا دەسەڵاتیان وەرگرتووە لە کۆمەلگەی ئەمریکا و لە کۆمەلگەکانی ئەوروپا دین ممارەساکرێت مرۆڤی دینی هەیە کەنیسەکان لە کاتی دیاریکراوە زەنگ لێیەن بەڵام دین بۆی نییە دەخالە لە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی سیاسی بکە بەڵکو ئەوەی کە ژیانی سیاسی داڕێژە دەستوورێکی ئەلمانیە بەڵام ڕێگە بە دین تەنانەت لە بەریتانیا ڕێگە بە مەلاکانی ئێمە دراوە کە لەوێ بانگەشە بۆ دینەکەن بۆ دینی ئیسلامەکەن لە سوئیسرا داوایەوە کراوە کە مزگەوتیان هەیە داوایەوە کراوە کە مینبەر هەبێت دەوڵەت لە نێوانەوەی کە بڕیار با بۆەوەی کە مینبەر هەبێت یاخود نەبێت مینبەرێکە بێ بۆ قسەکردن یاخود مکەبەرێک لە دەرەوە بانکەی پێبەن مناقەشە لەگەڵ خۆیان ناکەن بەڵام دین بۆیان نیەتە دەست بەڵێ بێگومان بەدڵنیایی من زۆر جارەڵێم مامۆساڵێم زۆر جارە و ڕخنەیەم لە غەرب هەیە بە تایبەتی من لەم ماوەیە مەلایەکم بینی کە لە بەریتانیا لە لەندەنەژی ڕخنەیەکی زۆری لە سیاسەتەکانی بەریتانیایە تا حتا بە کەسێکی وتی ڕاستیت پێڵێن بەریتانیا لە پارتی دیکتاتۆرترە بەو جۆرە قسەی لەگەڵاکە تاوان دواتر منویسمەوەی پێ بڵێ مەگەر بەو جۆرەیە تۆ بۆ نایتەوە لێرە تاوان ئەڵێ من نامێ ئێمە ناتوانین بانگەشە بکەین دەوڵەت ڕێگەمان پێ نایە باشە من زۆر جارەڵێم باشە ئەم دەوڵەتە ینی بەجددی بۆ ڕێگە بەم خەڵکانە ئايات کە لەوێ یەن بانگەشەی توندوتیژیەکەن خەڵک کۆکەنەوە تاوان بەشێکیان
منفعەتی شخصیان هەیە من ئاگادارم لە نزیکەوە هەندێکیان لە ڕێگەی پێدانی جۆرێک شەرعێت بە ژیانی کە خۆیان ناویان ناوە بەرەڵایی پارەیەکی زۆر لە گەنجەکانی خۆمان کۆکەنەوە بە ناوی مزگەوتکردنەوە یاخود بانگەشەکردنەوە بۆ ئاین خۆیانی پێدەوڵەمەنەکەن ینی باجددی زۆر جارەڵێ بکە و دیموکراسیەتی غەربەگەر ئێمە ڕەخنەی لێبگرین جۆرێک لە ناحەقیە واتە لە وڵاتەکەی خۆیان کە وڵاتێکە لەسەر بنەمای دەسوورێکی ئەلمانی دامەزراوە بەڕام ڕێگەی بە منیاوە لە ناو خودی وڵاتەکەی خۆیان ڕەخنە لە دەسوورەکە و لە وڵاتەکە یەگرن. سوپاس دکتۆریان کاتەکەمان تەواو و خۆزگە زیاترمان توانایە لە خزمەتان نبین بۆ ئەمڕۆ بەلای منەوە کاری ساڵۆنی فکری لەم دانیشتنایە زۆر بە باشی هاتەدی ئێمە ئەو دەرفەتانەی کە لە ئازادبوونەوە لە میدیاکەوە لە هەموو پلتفۆرمێکە بەدەست ئێمەوەی وەکو ڕێکخراوی ئازادبوون مەبەستمان وروژاندنی پرسیارەکانە مەبەستمانەوەی ئەوە تیکرار بکەینەوە کە بەردەوام ئینسان پرسیار لە خۆی بکە یعنی ئێمە جگەل لە دکتۆر کە بابەتێکی تێر و تەسەلی حازر کردبوو لێرە پرسیاری ئەومان بەرگوێکە و کە دیموکراسیمان بۆ چییە بەختەوەری کامەیە لێرەوەمان بەرگوێکە و کە ئایا ئێمە لەگەڵ تەسلیمکردنی دەنگەکانمان بەناو سنووقی دەنگدانەوە ئیرادەمان نییە تەسلیمیەکەین پێم وایە ئەم پرسیاریانە کە کراوە و ئەکرێتەوە بەبەردەوامی پێویستەکە ئێمە بیرخۆمانی بینینەوە یعنی کاکشوانە چێ بۆ ئەوەی کە ئاڵێ تاگەرایی نەخۆشیەکی لیبرالیزمە تاگەرایی نەخۆشیێکی تری لیبرالیزمە بۆیە کردنی ئەم پرسیارانە بەردەوام یارمەتی هەمومانەیە فەزاکە لەو هەموو شتە بەتاڵی کە پڕکراوە کە سوڵتا یەک جیازی گەورەی دروست کردو بۆ بەرەمهێنانی معریفەیەکی فەیک بۆ بۆمبارانکردنی فەزای گشتی و مێشکی ئێمە لێرە فرسەتەمان دەسەکەوێ کە جۆمان لە پرسیاری جدی بێجارێک کە پێکەوە بیر بکەینەوە بەخێر بێن سەرچاو زۆر زۆر سپاس بۆ ئامادەیتان.